Berlîna qutabiyana ji ber deng û dukêla Mualîdê ya Prex qutabxana serhildan vel akirê. Beşek ji qutabiyan ji ber bêhna dukêlê çûyîne Pûlêtxuva û beşek jî ji qutabxanê derkeftîne. والله او كوديت كرفي مولدا طنش مكتبي فاعمل مكتبي الرافين انا والله مكتبي الرافين يسد ورق امتينا في مولقاندي استمر بمليرة وكي كوديا كود الجور ما ورشتك باقي اخر رافين شونا في مول هندك هود نجور هندك شونا في مول خو بوبتون هود ندي Xaleta Mom xaniyê xwe yê tanişt Mualîdê danaya berfirotinê ji ber bêhnê. Dibêjît hevjînê min jî nexweş ketiye ji ber dukêla vê Mualîdê. پیرمرد ماش خدا نکت تقریبا سرطان و گسات خانی با یه نخوشه خدا بر بنا کودیو دیکلو اوی ام خرید ولیاته ام خرید اکود ناگنگ بدنگ مالیته ام خرید اکو یه سرخوش اتلیاته ام خرید دی بخو آخبین بر به مالیته ما چند جش دعوا کرد ما چند مشکل هست کرد سر راه نکردیم و ما چش بچینه بجا که حکومت مبکت به که نکرد هم خونی خود افرودنی. اب مواليدا ما بوقرقها كلان داناين واب مواليدا طبعا بري مدرسه ليرا بو. خدان Mualîdê diyar diket piştî Mualîde ji sexberiyê xilas dibît demê îyarkirinê ev dukêle jê derdkevît. Çi cihêndî jî nînin Mualîda xwe danme. مال سخبريه ينايبا تعميري ما ينايبا مواليدي عيار بدفن كل سخبريتي النبا هذا كوب كبيده بن باري وكبيده شولي يا جاهز بيت وك يا دك يا حاضر بيت معيار الداني دوكيل كيل واف دوكيلا وانصور كيلو كلا هو سوا منش عيار كان راستي يعني محل المراب كامله خدي بحفت روجا كودي معيار كان منش عيار كاين Ay miqamiya akirê jî her heyf ev Mualîdên serpêçiyat ken dihêne sizadan. Ew siza ne li ser kîstê xelkî ye belkû li ser xudanê Mualîdê ye. اوی هیوی 15 موالیده هیوا چوی 14 موالیده و هیوا 11 جی ما 39 موالیده غرامه کردی غرامت ما جدا نه سرپیچی ما سر ولتی دوان اگر کیم بن اگر هاتو درنگ هلکن موالیده اگر هاتو گازا پیس کار بینن اگر هاتو کاتم نکر بن Li seranserê qeza akirê 72 cihên Mualîdan hene. Li senterê qezayê 45 cin û 44 ciwana hatîne bêdengkirin. Hûn Reşîd, Rûda û Akirê. وزارة دارایی موزمبیق رایگەیان عراق لە 220.2 ملیۆن دلار قەرزاری عراق بوون عراق لە 256 ملیۆنی قەرزەکە خۆش دەبێت وەک وەزارەتی دارایی مۆزمبیق ئاماژەی پێدەکات عراق لە 80% قەرزەکانی خۆش بووە و ئەو 64 ملیۆن دلاری کەماوە لە ماوەی 15 ساڵدا بە عراق دەدرێتەوە بە گوێرە ڕێکەوتنی نێوانیان مۆزمبیق تاوەکو ساڵی 2029 هیچ قەرزێکی عراق ناداتەوە لەو ساڵە بەدواوە تاوەکو 15 ساڵی دیکە 64 ملیۆن دلارەکە دەداتەوە ڕێکەوتنەکە دوای گفتوگۆکانی نێوان عراق و مۆزمبیق هات کە لە سەرەتای ئەم مانگە لە دووبەی کردیان قەرزەکە بۆ ساڵی 1979 دەگەڕێتەوە لەو کاتی عراق بە بڕی زیاتر لە 60 ملیۆن دلار نەوتی با قەرز بە مۆزمبیق فرۆشتووە بەهۆی سوی بانکیەوە قەرزەکە لەو کاتەوە زیادی کردووە گەیشتۆتە 320 ملیۆن دلار ئێستا یاری پلەی ئۆفی نێوان ڕیال مەدرید و مانچستەر سیتی لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەرەوە دەچێت جعفەر جا خەڵکێکی زۆر بینەری ئەم بیاریان بە تایبەت لە ئیسکان لە هەولێر کە هەمیشە هاندەرانی ڕیال مەدرید و هاندەری ئەو یانانەی کە بەهێزن کۆ دەبنەوە محەممەد کارەزی پامدەری ڕوودا و لە شەقا میسکان لەگەڵمان دەبێ محەممەد سڵاو لێبێت جۆش و خۆشی هاندەرانی تۆپ پێ لەوێت چۆنە سڵاوتان لێبێت کاتێک باسی وەرزش دەکەیت لەسەر ئاستی عێراق و کوردستان یەکسەر ئیسکان دێتە بەرچاوی هەوادارانی وەرزش و هەوادارانی تۆپ پێ ئەوەی کە سەیرە لێرە خەڵکی بە بەردەوامی قەرەباڵغی دروستکردن سەیری یاریەکان دەکەن بێگومان دەچمەنێ و هەوادارانی هەردوویانە بە تایبەت هاندەرانی یانەی ڕێڵمەدرید پێدەچێت دانیشتبن نەخۆش بێ مامەگیان سڵاوت لێبێت بە شەیەکی ڕاستەخۆ ئەگەر هەستیتەوە
ئەگە هەسی کەوا بێ زەحمەت بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ هاندەری ڕیال مەدریدیان ماسیەم شەو وای گەمەیە بەس ئینشاڵڵا دەبینەوە برەمان بەرزە دەبینەوە تۆ ڕیال مەدریدی جەناب ڕیال مەدریدی بەڵێ بەڵێ ڕیالم بەڵێ گورەتان بەرزە گورەتان بەرزە برەمان بەرزە تەبعاً هەر دەبینەوە ئینشاڵڵا ئەو شۆتی یەکەمە یەک ئەسمیان هینە گۆڵیان کردیە هەڕیال باش لە پێکانیشمانەیە بە سەرکەوتو دەبین ئینشاڵڵا بێگومان زیاتر هاندەران وەردەگرم دەستمەداویان قسەیان لەگەڵدا دەکەم دەبێت سڵاو دەبێت بە شەریکی ڕاستەخۆڵ کاک فەرات دەگەڵ لەگەڵ بی کاک فەرات ڕاتچیە وابزانم هاندەر ڕیال مەدریدی بەڵێ سپاس دەکەم بەخێراتت دەکەم کاک محەممەد وڵای گەمەکی زۆر خۆش و بەقوەتە هیوادارم ئینشاڵڵا ڕیال بباتەوە کەشواوا سارد نییە کاک فەرات بەڵێ کەشواوا سارد نییە کەشوها لە تۆ لەو ئاتۆپانە خۆشە کەس نازانی گەرم دەبیەوە بەخۆی بۆ نەوە کەشەوە لەگەڵ تۆپانێکی گەرم دەبیەوە سەبەب چییە سەر ڕیال مەدرید با بڵێن گۆڵی لەسەر تۆمات کراوە وەکار چییە؟ احتیاجی خۆ تۆپانەیە گۆڵ دەکرێت گۆڵی دوێنیتەوە گەمە زۆر مایە جارێ هەفتایی مەچکە مایە جارێ ینی پێت وایە ئەنچلۆتی دەتوانێت کاری ئینشاڵڵا حەلی نییە ڕیال مەدرید حەلی نییە ڕیال مەدرید ئینشاڵڵا لێ گۆڵەکە پاپی ئینشاڵڵا ئەوە متمانە تا پێ ئینشاڵڵا کلیانی پاپی ئەرێ وەڵڵا زۆر ئیتمامە دەشتن هاتران ڕیال مەدرید دەڵێن یانەی ڕیال مەدرید تیپی چامپیۆنز لیگە بزە بدوەیە ڕاست دەکەێت وەڵا یا فەریقەکەی ئەبطاڵ ئەوروپایە ئینشاڵڵاش دەباتەوە سێبێ ئەو خەڵکێکە لێرە دادەنیشن لەگەڵ ڕێزی بۆ جەنابەت زیاتر لەگەڵ ئەو کەش و هەوا ساردە و ئەو جەوە خۆشەی تۆپانەی چی دەخۆت کەس ئاگای لە نەوع ئەگەمانە کەس ئاگای لە کەشەوەی نامینێ بە حەماسەتە زۆر گەمەچی خاستە گەمەی ڕیال مەدرید و مانسیتی ئەوە نییە برێم وەڵای گەرما و سەرمای نازانێت ئەو جمهورە هاندەری ڕیالی زۆرترە ئەوەندە گەرم و گوڕ ئەوەندە گەرم و خۆشەکەم سەرباش بەفەرما هیچ کاریگەری نیە چی کاریگەری نیە والله حماسەتی و جمهورە خۆشەویستی بەزیسکان ماتە جارێ لەگەڵ ڕێزم نازان هاتوو هاوار گوێلێنێ جارێ ما دانیشتن بە عەقڵی هیچ ئێستا ریال گۆڵی نەکا ئەو جمهورە جارێک کڕا ریال گۆڵە چی بکاتن ئەو جمهورەکە دەبتە هەراوریا ساود ماسە بۆ جەنابەت زۆر سپاس بەڵێ بێگومان وەرزشوانێک لەگەڵما کاک پێشەوە سڵاو دەبێت محەممەدجان دەبە خەڵکەکە وەڵڵا پشتۆ لە بلیان دیار نابی پشتۆ لیان دیار نابی ئەسمەوە زۆر سپاس پێشیارێکی جوان بوو کاکە پێشەوە هۆکاریسیان ڕیال مەدرید کەوتۆتە ئەو بارودۆخە بەخوای کاک محەممەد بیدایەت ڕیال مەدرید باش دەستی پێکرد یانی یەک دوو قرسەی باشی هەبوو بێگومان هەر وەک دەیبینن دیمەنەکان کاک پێشەوە ببوورە هەر وەک دەیبینی هاندەرانی ڕیال مەدرید هەلێک بوو هاندەرانی ڕیال مەدرید هەموویان بەیەکەوە بەرزبنەوە کاک پێشەوە وەزعەکە خۆشە وەڵا ڕاستە گەرم و گوڕە خەڵکەکی زۆر لەگەڵ یاریەکەن هەرچەندە کە شوهار ساردا ڕیال مەدرید بیدایەتی باش دەستی بە یاریەکە کرد یانی یەک دوو فرسەی گۆڵکردنیشیە بوو بەڵام شەنسی ئەوەیان نەبوو ئەو گۆڵی کە لیان تۆمار کرا تاسیری کرد یانی چایەک 20 دقەیە مانچستەر سیتی باشی یاری دەکات کاک فەرات دەڵێ لەگەڵ ڕیال مەدریدی گەرم دەبینەوە سەرما و گەرما نازانین لە سەرمانە کاک فەرات دادەی ڕیال مەدریدە یارێکی خۆشە هەموو کاتیات مانچستەر سیتی و ڕیال مەدرید خەڵکەشی زۆر چاوەڕێ یادەری تامیانی وەڵام من ئەس دەکەم مانچستەر سیتی بیباتەوە دەیباتەوە نازانم بەس ئەس دەکەم مانچستەر سیتی بیباتەوە ڕیال مەدرید شتی پێشی ئاسان نییە زەوەکەش خۆشە تا ئێستا بەلای زۆر یارێکی زۆر خۆشە یانی بەدڵتانە بەڵێ زۆر سپاس بێگومان لێرە ئەوەی کە زۆر جوانە شتەکان گەرم و گوڕا هاوار دەکرێت هەڵدەپەڕن قسە دەکەن بێگومان ئێمە بەردەوام دەبین ئەوەی کە دەیبینن کۆبوونەوەی هاندرانی وەرزشە لە شاری هەولێر لە خامیسکان دەگەڕێمەوە لای ئێوە بەڵێ دەست خۆش محەممەد کارێزی پەیامدەری ڕوودا و سپاس ڕوودا و خەڵاتی پڕبینەرترین کەناڵی هەواڵی لە هەرێمی کوردستان بەدەستێنا لە ڕاپرسیەکی ڕاماژەنسی زۆرینەی بینەرگوتویانە ڕوودا و سەرچاوی سەرەکی هەواڵی ئێمەیە بەرنامەی لەگەڵ ڕەنجیش پڕبینەرترین پرۆگرامی کوردستانە ئاسۆ سەراوی پرۆدیوسەری بەرنامەکەیە دەڵێت بەرامبەر بە خەڵک هێشتا خۆمان بە کەمترخەم دەزانین دەبێ زۆر زیاتریان بۆ بکەین بە دڵنیاییەوە هەرواش دەکەین ڕاماژەنسی پرسیاری لە 5,000 کەس کردووە بە ئاستی جیاجیا لە 13 شار و شارۆچکەی هەرێمی کوردستان لە ڕێوڕسمێکدا ئەنجامەکەی ڕاگەیان نیان محەممەد جێگیری بەڕێوەبەری گشتی وەزارەتی ڕۆشنبیریە خۆشی میدیاکار و نووسەرە بە ڕووداوی گوت کە ڕوودا و بە ئەدا و کارنامەی خۆی وای کردووە کە
زۆربەی خەڵک بۆ هەواڵ و بەرنامەش تەلەڤیزیۆنەکەی بخاتە سەر ڕوودا. هەژار تەلعەت بەرپرسێ داتا و زانیاریە لە سازیە ڕامە ئێجنسی دەبێژە کۆ دە فۆرمە ڕاپرسیەدا ناوێت و کانالێکی نهاتبوو نویساندن و هاتیە گوتن کا هەن تەماشای کیژەن کانالێ دکەن پڕانیە وان گوتنە تەماشای ڕۆداوێ دکەن. کەناڵی ڕووداو لە بابەتی هەواڵ یەکەم بووە پڕبینەرترینە بردنەوەیەکی دیکەی ڕووداوە لە نێو کەناڵە میدیاییەکان جارێکی دی وەک یەکەمی بێڕکابەر ناسێنرایەوە. ئەم جارە دەنگدانی خەڵکی کوردستان ڕووداوی کردووە بە یەکەم کەناڵی هەواڵی لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەمە ئەنجامی ڕاپرسیەکی ڕامە ئێجنسیە کە لە 13 پارێزگا و شار و شارۆچکەی هەرێمی کوردستان ئەنجامی داوە. ئەم دەستگایە لە 5,000 خەڵکی هەرێمی کوردستانی پرسیوە ئێوە بۆ دەستکەوتنی زۆرترین و ڕاستترین و باشترین هەواڵ تەماشای چ کەناڵێکی کوردی دەکەن؟ زۆرینیان گوتویانە ڕووداو ئەو کەناڵەیە کە تەماشای دەکەین. کە تو داتاکان بە شێوازێکی فەیس تو فەیس ڕوو بە ڕوو دابەشی سەر خەڵکی دەکەی لە 13 شار و شارۆچکەی هەرێمی کوردستان ئەوان دێن پرسیارەکان وەڵام دەن بۆ تۆ پرسیارێکی لێکردووە سەری چ کەناڵێک دەکەی بە بۆشایی بەجێشترایە نەک ناوی کەناڵەکان نووسرابێ ئەو خۆی کەناڵێک اختیار دەکاتن. لە ڕاپرسیەکەدا پرسیاری باشترین بەرنامەی نێو هەموو کەناڵە کوردیەکان لە خەڵک کراوە. خەڵک گوتویانە بەرنامەی لەگەڵ ڕەنجی تۆڕی میدیای ڕوودا و باشترین بەرنامەی کوردستانە لە هەموو ڕوویەکەوە. بەفعلی بەرپرسیارەتیمان زیاکە بەفعلی ئەومان پێ ئەڵێ کە خەڵک چاوەڕێی زۆر زیاتری لە ئێمە هەیە ئەسڵەن ئێمە زۆر کەممان کردوە بەڕاستی وەربار پێ دڵم زۆر کەممان کردەوە بۆ خەڵکە یعنی ئەو دەنگە زۆرە و لەو هەموو بەرنامە و لەو هەموو کەناڵە بەرنامەی لەگەڵ ڕەنج چەندین جار لەسەر یەکە کەم دەبێت ئەوە بەرپرسیارەتی ئێمە زیاکە. نوێنەری وەزارەتی ڕۆشنبیریش دەڵێت خەڵک ڕووداوی کردووە با یەکەمی بێڕکابەر. قسە بۆ نمونە کۆمەڵی کەناڵی ڕوودا و کاتێ لە کەسە بەرنامەی ڕەنجیا خۆیان لە خەباڵەکانە ئەوە خۆی وای کردوکەوە سێقەیەکی زۆر یا ڕازگۆیەکی زۆر لە ناو بینەرانە دروست بکات و کاپتان زۆربەی جەماوەت زۆربەی خەڵکی کوردستان شاشەکانیان بخەنە سەر ڕوودا و لە هەرێمی کوردستان 127 کەناڵی ناوخۆیی 178 کەناڵی رادیۆیی 30 کەناڵی ئاسمانی هەیە. لە ماوەی 12 ساڵی ڕابردووی تەمەنی ڕوودا و هەمیشە لا یەکەمی بێڕکابەری هەموو ئەو کەناڵانەدا بووە. جگەل لە ڕکابەرە ناوخۆیەکان لە جیهانیشدا ژمارەیەک خەڵاتی بەدەستهێناوە جێگای بە ژمارەیەک لە میدیا جیهانیەکانیش لێش کردووە. هۆروان ڕەفعەت ڕوودا و هەولێر. لە هەولێر ڕێوڕسمێک بۆ ناساندنی کۆبەرهەمی مامۆستا هەژار بە ناوی هەژار مکوریانی قەڵەمی حەوت ڕەنگ بەڕێوەچوو. ڕێوڕسمەکە لەلایەن دەستگای ڕوانگە ئامادەکرابوو تێیدا بە ئامادەبوونی ئەدیب و نووسەران کتێبی کۆبەرهەمی مامۆستا هەژار ناسێنرا. گۆران کامەران بەرپرسی میدیایی دەستگای ڕوانگە بە ڕووداوی ڕاگەیاند لە داهاتوودا کتێبەکە چاپ دەکرێتەوە و دەخرێتە بازار. دەشڵێت پلانیان داناوە چالاکی زیاتریان لە بواری کولتوری و ئەدەبیدا هەبێت. کۆمبەرهەما هەژار کۆژە پرتوکێن چێشتی مجێور و هەندبانە بورینە دیوانە مەلای جزیری شەرەفنامە و هەروەها چارینەیەن خەیام مەموزین و وەرگەڕاندنا قورئانێ و هەموو بەرهەمێندنیەن مامۆستا هەژار پێکتێ تەوی بەشێکە بەڵگەنامە و بەشێکە دەستنویسێن وی و هەروەها نامەیەن وی ئەدیب و نویسکاری ناوداریە کورد کۆ دە بەرگاندا هاتنە کۆمکردن. ئەو کار ژێ ئالیە نویسکار ماجد مەردۆخ ڕۆحانی و بە ئالیکاریە زانینگەها کوردستانی لە سنە هاتیە کردن کۆ ڕێخستنا خاڵ بۆ چاپ و بەڵافکردنێ بەرێ ئەو کۆمبەرهەمە بەڵافکریە. دەستپێکێکی دڵڕفێن بۆ ناساندنی کۆبەرهەمەکانی هەژار مکریانی بە ئامادەبوونی کەسایەتی سیاسی نووسەران و ناودارانی هەر چوار پارچەی کوردستان ڕێوڕسمی ناساندنی کۆبەرهەمەکانی هەژار مکریانی بەڕێوەچوو. تاوی ئەو بەرهەمانی کاو مامۆستا هەژار لە تەمەنیە نووسیویەتی وەرگێڕانی بۆ کردووە یاخود وەرگێڕاوە لە زمانێکی ترەوە بۆ سەر زمانی کوردی لەم دەبەرگەیە
کۆکراونەتەوە دەزای ڕوانگە ئەمڕۆ لەم ئاهەنگەیە ناساندنی بۆ کات ئەوەی کەوا کۆی کردوتەوە و مۆڵەتی بۆ وەرگرتووە ڕێکخراوی خاڵ و هەروەها زانکۆی کوردستانە لە سنە و لەلایەن نووسەر ماجد ڕۆحانیەوە ئەم کتێبانە تەواوی نووسراوەتەوە و ڕێکخراوەتەوە. 5 کەرەت گۆڕاوی من بێسێ و دوو کوردم. هەنبانە بۆرینە، شەرەفنامە، دیوانی مەلای جزیری و چێشتی مجێور بەشێکن لە دەبەرگی کۆبەرهەمەکانی هەژار مکریانی. ماوەی 5 مانگ 6 مانگ شەو ڕۆژم گرێدا بۆ یەکەوە تاوا پێ بگا و بۆ جوانیە دەرچێ سپاسی خوای گەورە. ئەوە بناغەی زمانێکی پاراوە، زمانێکی پوختە، زمانێکی ڕەسەنە. ئەوە بەڵگەیمان و ژیانەوەی کوردەکەیە. ئەوە بۆ گەشەکردنمان یەکەم پێداویستیمانە. ئێمە لە مانگی 11 خستوانە بازار 2000 نوسخەمان خستە بازار، بەڵام کە بە پەلە نەماچی بکەین ومێ دەکەین چاپی دووەمی بکەینەوە. چەند نوسخەیەکی زۆر کەمی ماوە، بەڵام بەڕاستی نەمانێ ڕابیخێنە بازار. جگە لەم کۆبەرهەمانە بڕیارە خەڵاتی هەژار مکریانیش دابەش بکرێت. لە 22 شوباتی 2025 لەلایەن بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دموکراتی کوردستان لە هەولێر و مانگی خاکە لێوە لە سنە لەلایەن زانکۆی کوردستان خەڵاتەکان پێشکەشی ئەو کەسانە دەکرێن کە زۆرترین خزمەتیان بە زمانی کوردی کردووە. دڵنیا ڕەحمان، ڕوودا و هەولێر. ناوبڕێک وەردەگرین سەری کاژێر کۆڕۆژ بەردەوام دەبێت ئەم دوو هەواڵەشی پیاوێت. دەستگا هونەرگەها وڵات لە ڕۆژەوای کوردستانی لەسەر شەڕێن شەڕوانên کورد تایبەتیژی لەسەر چەمێ فراتێ و پراقەرەق و زاخ و بەنداوا تشرینێ بەرهەمەکەنی و بەڵاوکردنە بە ناوێ بەنداوامەیە. دانیشتوانی ورمێ و شارەکانی دیکە بۆ خلیسکێن دەستنە شاخەکانی ڕێگەی سیلڤانە. دانیشتوانی سیلڤانە داوا دەکەن هاتوچۆ لە ڕێگەی سەرەکی ناوچەکە نەوەستێن. بەرنامەی دکتۆر ئاراس بە سپۆنسەری گوندی ئیسپانی. داواکاریەکانی ئەمڕۆ.
لەگەڵ سەلاجەی زیرەکی هایسنس دەبیت بە شێفێکی لێهاتووی ناو چێشخانەکەت. Find a pet-friendly Italian restaurant with outdoor seating nearby and text it to Luca. Find it real quick. Send it to the click. Wow, the place is sick. بەهێزترین ئۆفەرتان پێشکەش دەکەین. پاکێجی ئینتەرنێتی بێسنوور لە ئاسیا سیاڵەوە 6 خولەک پەیوەندی بە ئارەزوی خۆت چەندە دەوێت قسەی لەگەڵ ئازیزانت پێ بکە لەگەڵ خێراترین ئینتەرنێتی 4G+ لە عێراق بەشت دەکات و سەر و زیاتە چونکە بۆ ماوەی 2 مانگ کارایە و لە بەردەستدایە تەنها و تەنها بە 30,000 دینار. ئەم پاکێجە لە شارەکانی سلێمانی و هەولێر و دۆهۆک بەردەستە. بۆ بەشداریکردن ژمارەنۆ بنێرە بۆ ژمارە 291 و هەلی بەشداریکردن لەم ئۆفەرە بەهێزە لە دەستمەدا. هەر کەچایەکەمان ئامادە دەبێت چیرۆکەکانمان دەست پێ دەکەن و دانیشتەکانمان خۆش دەبن ئەوەی کە تووڕێ بە داوەتی چایەک ئاشی دەکەینەوە دڵی ئەوەش سار دەکەینەوە کە لەسەر کار گەڕاوەتەوە و ماندووە چیرە سنگی کاڵێچا خۆشترە کە دێتە ناوسرێکی شێوا و هێشتا خوێندن و توێژینەوەکەی تەواو نەکردبێت کە زۆر شخرۆشی زیاد دەبێت و حاجی هاوار دەکات دووشێش لێرەدا دەوەستین و ئەوەی هەموو جارێک دەدۆڕێت بە چایەک ڕازی دەکەین کە گوێت لەم قسەیە دەبێت دەزانی لەو ڕۆژە چ ڕوویدا؟ لێرەوە دەزانین دانیشتنەکە پێویستی بە چایەکە چای دوو غەزال لەگەڵ هەر پیاڵەیەکدا چیرۆکێک باشە بڕۆ تۆ ئیشت چییە؟ بۆی نام بێ و فەحسانە بکەم؟ ئەو فەحسانە کاتێکی زۆریەوێ ئەبێ دوایش بێتەوە بۆ جابم بۆ نێوە وەرە بۆ حاڵۆ 2 ساعە لەسەرایە بۆستە جا یەک ڕۆژی کامل مەشغوڵە بیت و ئیشەکەوێ بەسەرتا ئەی حەل دکتۆرۆنلاین بەکاربێنە هەل لە ڕێگەی مۆبایلەکەتەوە داوا بکە دێنە ماڵەوە بۆ هەر خزمەت گوزارێکی تەندروستی دکتۆر ئۆنلاین حەلە حەل ئەوەی لە نەخۆشخانە بۆت ئەنجام دەدرێت ئێمە لە ماڵەوە بۆت ئەنجام دەدەین قەیوان میرادۆر ڕابردوومان متمانەیە بۆ داهاتووتان. ji bo reklamkirin de tura medyaya Rûdawê de têkiliyê bi têra êjensî ra bikin bi van hejmarên li xwarê 0750 820 77 77 0772 820 77 77 هەموو ناشرینیەکان پیشان دەدەین لە پێناو جوانکردنی ژیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان. مەبەستمانە میدیا ڕازگۆیانە و بێلایەنانە کار بکات. هەموو پرسانەی کە لە ژیاندا ڕۆژانە پرسی خەڵکن هەفتانە مژاری پرۆگرامەکەی ئێمەشن. هەموو پرسانەی کە لە ڕابردوودا وروژانمان کارمان لەسەر کرد کاریان لەسەر کرا و فەرامۆژ نەکران. هەمیشە ڕووخان ئاسانە لە پرۆگرامی لەگەڕەنج ئێمە کار بۆ نیشتیمانسازی و بنیادنانی نیشتیمانەکەین. هەفتانە چاوەڕوانی پرۆگرامی لەگەڕەنج بن. لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری ئاسیا سێڵ.
جارەکەدن دەم باش بڤان سەردەران ئەمێ دەست بە سەعاتە دوویەمیە کۆڕۆژێ بکەن. سەرۆکی ئەمریکا ڕایگەیان لە پلانەکەیان بۆ چۆڵکردنی کەرتی غەزە و ڕاگواستنی فەڵەستینیەکان پاشگەز نەبوونەتەوە لە بەرامبەردا شای ئوردەن دەڵێت پێویستە ئەمریکا بزانێت کە وڵاتەکەی وڵاتانی دیکەی عەرەبیش پلان و بەرنامە خۆیان بۆ داهاتووی کەرتی غەزە هەیە و حەماسیش دەڵێت پلانی دەرکردنی گەلەکەمان لە غەزە سەرکەوتو نابێ بە هەڵوێستێکی یەکگرتووی فەڵەستینی و عەرەبی و ئیسلامی کەم و پلانەکانی ئاوارەبوون ڕەت دەکاتەوە. شاندەکە ژنên rewşenbîr û siyasetmedarên Îtalyayê serdana Rojavayê Kurdistanê kirin lêgel fermanderên YPG civiya. لێژنەی زێدەڕۆیی لە پارێزگای کەرکووک داوا لە 200 ماڵباتی کورد دەکات تاوەکو 24 کاژێری دیکە ماڵەکانیان چۆڵکەن چونکە زێدەڕۆیان کردوتە سەر مڵکی گشتی و دەبێ بڕوو خێندرێمەش ناڕزایەتی لێکەوتەوە. مازنترین باژارê Tirkiye Stenbolê ji ber barîna berfeke zêde bû dema rojekê hemû dibistan têne girtin. سەرۆکی ئەمریکا ڕایگەیان لە پلانەکەیان بۆ چۆڵکردنی کەرتی غەزە و ڕاگواستنی فەڵەستینیەکان پاشگەز نەبوونەتەوە لە بەرامبەردا شای ئوردەن دەڵێ پێویستە ئەمریکا بزانێت کە وڵاتەکەی وڵاتانی دیکەی عەرەبیش پلان و بەرنامەی خۆیان بۆ داهاتووی کەرتی غەزە هەیە. لە واشنگتن دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و شا عەبدوڵڵا شای ئوردەن کۆبوونەوە هەردوو لە باسییان لە چەندین تەوەر کرد کە دیارترینیان پەیوەندیەکانی هەردوو لە و پرسی داهاتووی کەرتی غەزە بوون. دربارەی پلانە ڤەگواستنە خەڵکی غەزەیدا دۆناڵد ترامپ ڕاگەهاند کۆ ئەو کار نەکارێکی گران و ئالۆزە. ئەگەر ئەمریکا کۆنترۆلا غەزەیە بە شێوەیەکە دادپەروەرانە بکە دێژە بۆ جارە یەکەم ئارامیژ لە ڕۆژهەڵاتە ناوین چێ ببە. شای ئوردنê jî rasterast bersiva gotinê Donald Trump nadan û gotinên wê red nekirin lê got bi nerîna wî divê ku em bi bîr bînin ku Misr û welatên din jî yên Erebî planek hene bo Xeze. Plana Donald Trump ev e ku xelkê Xezeyê ji bo Misr û Ordunê bêne veguhestin. Amerîka ku kontrola kerta Xeze bike û bikaribe vê navçeyê ava bike û pêş bixe weke ku Donald Trump dibêje êdî ji bo jiyana xelkê Filistînê nabe. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیان پارەی ئوردەن و مسر دەبڕم چیتر هاوکاریان ناکەم ئەگەر بە داواکەی من ڕازی نەبن کام بۆ خەڵکی غەزە نەکەنەوە. ترامپ دەڵێت دەمەوێت فەڵەستینیەکانی غەزە بگوازمەوە بۆ 6 شوێن لە دەرەوەی غەزە ئێمە کۆمەڵگەی پارێزرا و دروست دەکەین و کەمێک دوورە لە غەزەی ئێستا کە پڕە لە مەترسی و شەڕ. سەرۆکی ئەمریکایە غەزەیە بە جیهەکە نەگونجاو ji bo jiyana xelkê Filistînê bi nav dike û dibêje ku ew bawer dike ku dê bikaribe lêgel Misr û Ordunê rêk bikeve. Ev dê salane milyaran dolaran bide wan du welatan da ku Filistînî li welatên wan bêne bicêkirin. Sala 2023 Amerîkayê milyara ku 700 milyon dolar dane Ordunê, milyara ku 500 milyon dolar jî dane Misrê. Donald Trump dibêje ku ev dê wan alîkarî û pareyan li ser her du welatan bibire eger alîkariya wî nekin ji bo veguhestina xelkê Xezeyê. سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیان ئەگەر تاوەکو نیوەڕۆی ڕۆژی شەممە حەماس هەموو بارمتەکان ئازاد نەکاتەوە جەنگ دەست پێ دەکاتەوە دەشڵێ دەوکات هەموو دەرگاکانی دۆزەخیان بەڕوودا دەکەنەوە. ناتانیاهو ڕایگەیان ئەگەر حەماس تاوەکو نیوەڕۆی شەممە هەموو بارمتەکان ئازاد نەکات ئاگربەست کۆتایی دێ دەشڵێت بە کۆتاییاتنی ئاگربەست پای ئیسرائیل دەست بە شەڕی حەماس دەکاتەوە تاوەکو ئەو کاتەی حەماس تەواو تێک دەشکێنرێت. سەرۆکوەزیرە ئیسرائیل ڕاگەهاند کو ئەگەر حەماس بارمتەیان ئازاد نەکە ئەو دێ دەریên dojehê li ser Hemasê vekin. Piştî vê daxuyaniya Serokvezîrê İsraîlê jî artêşa İsraîlê ڕاگەهاند ku wan biryar daye hêzeke zêdetiriya serbazî bişînin kerta Xeze ku ji bo her sînaryoyekê amade bin. لە کاتێکدا ئاگربەستی نێوان حەماس و ئیسرائیل پێی ناوەتە هەفتەی سێم و هەردوو لە یەکتر تۆمەتبار دەکەن بە پەکەوتنی ڕێکەوتنەکە. دۆناڵد ترامپ بەتوندی ئەڕۆشە لە حەماس دەکات داوای ئازادکردنی سەرجەم 76 بارمتەکە دەکات پێش کاژێر 12 ڕۆژی شەمە. لە بەرامبەردا نەتەنیاهو سێ مەرجی قورسی داناوە ئەوانیش دەرکردنی سەرکردەکانی حەماس هەڵوەشانەوەی کەتیبەکانی عەزەدین قەسام و ئازادکردنی هەموو بارمتەکان. Divê demê da xelkê Xezeyê ku bê av û kareba mane û çendîn pêwîstiyên seretayî jî pêwîstin ji bo ku bikaribin bijîn lê ji tirsa careke din destpêkirina şer wan dest bi komkirina xorekê û pêwîstiyan kiriye ji bo ku di dema şer de bikaribin bijîn.
لەوانەیە تەمەنی ئاگربەستی سێقۆناخی غەزە کە پێی ناوەتە هەفتەی سێەمی کورت بێت. ترامپ هەڕەشە دەکات. من دەڵێم ئەگەر هەموو بارمتەکان تاوەکو کاژێر 12 ڕۆژی شەممە ئازاد نەکرێن بە ئیسرائیل دەڵێم ڕایگرن و با دەرگای دۆزەق بکرێتەوە. حماس ئازادکردنی بارمتەکانی دواخستووە و نەتەنیاهۆ بە هەوڵدان بۆ پەخستنی قۆناغی دۆمی ئاگربەستەکە تۆمەتبار دەکات. نەتەنیاهۆ سێ مەرجی هەیە: دەرکردنی سەرکردەکانی حماس، هەڵۆشانەوەی کەتیبەکانی عەزیزدین قەسام و ئازادکردنی هەموو بارمتەکان. ئۆپۆسیۆن دژە و داوای جێبەجێکردنی ئاگربەستەکە دەکات. هیچ کام لەوانە هێندەی دۆناڵد ترامپ پشگیری ئیسرائیلیان نەکردووە. دەبێت ئەو دەرفەتە بقۆزینەوە و مەرجەکانمان بەسەر حەماسدا بسەپێنین. 76 بارمتە کە هەندێکیان تەرمن کە سوکاریان داوای گەڕانەوەیان دەکەن. داوا لە کابینەکەی نەتەنیاهۆ دەکەم کارێک بکەم بۆ گەڕانەوەی بارمتەکان. تکایە ئێوە چاوەڕێی چین؟ بێ ماڵ و حاڵ، بێ ئاو و بێکارەبە. بەشێک لە غەزەییەکان یادەوەری 15 مانگی شەڕەکەیان لێ بووەتە مۆتەکە. ترسیشیان لە داهاتووە. خەڵک هەمووی ترساوە لە ئاگەری هەڵگرسانەوەی شەڕەکە، دەستیان کردو بە کۆکردنەوەی خۆراک. طبعا هاي التصريحات متخوفين احنا في قطاع غزة. ئەو لێدوانانە ئێمەی غەزەیی خستووەتە ترسێکی گەورەوە لە ئاگەری سەرهەڵدانەوەی شەڕەکە کە پێمان وایە ئەم جارە قورستر دەبێت. فەرمان بە سوپای ئیسرائیل کراوە خۆی بۆ هەموو سیناریۆیەک ئامادە بکات. پلانەکانی ئەم جارەش بە کوتی هەندێک سەرچاوە بە ئەگەری زۆر چۆڵکردنی هەموو غەزەیە. لە باشترین سیناریۆشدا کۆڕە و ئاوارەبوونەوەی غەزەییەکانە لە باکوورەوە بەرەو باشوور. بەڵام ئەم جارە بەبێ مافی گەڕانەوە. سەرۆکی ئەمریکا دەڵێ دەسەڵاتدارانی ئێران نیگەران و ترساون دەیانەوێت دانوستاندن بکەن. دۆناڵد ترامپ لە فەیڤینێکدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوز کە شەوی ڕابردوو بڵاوکرایەوە لەبارەی ئێران گوتی هەمووان پێیان وایە کە ئیسرائیل بە یارمەتی و ڕۆژامەندی ئەمریکا هێرش دەکاتە سەر ئێران، بەڵام ئەو پێی باشترە ئەمە ڕوو نەدا. دەشڵێت زۆری پێ باشترە بتوانن لەگەڵ ئێران ڕێکەون. ترامپ ئاماژە بەوەش دەدات کە لاوەزبوونی سیستەمی بەرگری ئاسمانی ئێران و هەروەها ڕووداوی تەقانەوەی پەیجەرەکان گوتی دەسەڵاتدارانی ئێران نیگەران و ترساون، پێیان باشە بێ ئەوەی بۆمباران بکرێن ڕێککەون. سەرۆکی ئەمریکای تێکەس دەکات و ناخوازە ڕێککەوتنە بە ئیرانی ڕاکۆ بکە وەکە یا ساڵە 2015 بە. ئەفگوتنە دۆناڵد ترامپی دەدەمەکێدانەکو ڕێبەر سەرۆکۆمار وەزیرێ دەرڤە و بەرپرسێن دنیەن ئیرانێژی دانوستاندران دەگەل ئیدارەیە دۆناڵد ترامپ ڕەتکردنە. وەزیرێ دەرڤەیە ئیرانی ڕاگەهاند کۆ تشتێک و دۆناڵد ترامپ دەخوازە خۆڕادەستکردنە ئەوەیەکێ قبول ناکەن. ڕۆژە دەربازبووی ژی نوێنەراتیە ئیرانی لە نەتەوەی یەکبووی نامەیەک ji bo Encûmena Asayişê şandiye li hember wan gotinên Donald Trump û dibêje îran dilgiran e ji van gotin û gefên ku Donald Trump ji vî welatî dike. لێژنەی زێدەڕۆی لە پارێزگای کەرکووک داوا لە 200 ماڵباتی کورد دەکاتەوەکو 24 کاژێر ماڵەکانیان چۆڵکەن چونکە زێدەڕۆیان کردوتە سەر مڵکی گشتی و دەبێت بڕوخێنرێت. پامنێری ڕوودا و لە کەرکووک دەڵێت نزیکەی 200 پارچە زەوی لە گەڕەکی شۆرا و لە باکووری کەرکووک لە ساڵانی 2010 و 2011 لەلایەن مەکتەبی سیاسی یەکێتیەوە بەسەر کەسوکاری شەید و ئەنفالکراوان دابەشکراوە، دواتریش هەندێک کڕین و فرۆشتنیان بە نرخی جیاواز پێکراوە. پەیامنێرە ڕووداوی لە کارکۆکێ دەبێژە ژیکۆ لێژنەیە ڕاکردنا زێدەڕاویە بەهێجەتا کۆ ئەف زەڤیانە بە وەبەرهێنەری هاتنە دانین ئامێرên giran چوونە سەر وان خانیان و هەژمارێکە خانیان jî ڕۆخاندنە. لەسەر هەموو خانیان jî هاتیە نویسین کۆ ئەڤە خانیە زێدەگاوی هاتنە çêkirin molata 24 saetê jî dana xwediyê wan ku vala bikin. Ev jî bûye sedema nerazîtiya xelkê wê taxa Kerkûkê. ئەگەر شتە ببێ ئەمە من یەکەم پارێزەرم یەکەم شکاتمەکەم شکات لەسەر مەکتەب سیاسیەکەم باشە مەکتەب سیاسی ئەگەرمی داوە بە تفما چۆنی فرۆشە بە خەڵک وایانە کوێی ئەیداتە کە سوکاری شەیدان 80 قطع حادزە
هێچێتی تەوزیعی کردووەتە سەریان ئەم قەتعان 53 دوێنمە دوێنەکە بە جێشێکی قوواتی زۆری هاتوونە سواتیان لەگەڵا بوو جێشی عێراقیان لەگەڵا بووە مانێ بڕێنە پێش و لەگەڵیان قسە بکەینە لێ بێنە پێشوە تانگرین خێرە خۆ زمانی بەعس نییە من خۆک و خۆم 15 ملیۆنم لی داوە ئێستا ناوڕاستی بیناکەی من خەتی سووری لێدا لێ بێ بڕمێنرە داوا لە کاگربوارەکەین ئێمە بکۆڵێتەوە ئەمە خۆی یەکێتی ئەم ئەرزانی تەوزیع کرد ئێمە کڕیمان کرمان بەخان و ئیساڵێ ئەی ڕوخێرین کاکە ئەی ڕوخێن نەخۆمە چۆنە بیانیشتی وە ئەمە ماڵمان تایەتی ئێمە ماڵمان لێرەیە خۆ ماڵی نییە دوان نییە قەتعەیەک نییە زیاد لە 200 قەتعەیە ئیساتوەڵە 50 دۆرمە من ئیسtismarم کردووە ئیسtismarەکەی کووە وەزارەتی ناوخۆی بەریتانیا تۆمەتبار کراوە بەوەی کە بەبێ دەنگی ڕێگری لە هەزاران پەناخواست دەکات کە داواکاری بۆ وەرگرتنی وڵاتی نامی بەریتانی پێشکەشەکەن ئەگەر هاتوو بە بەلەمی بچووک یان خۆشاردنەوە لە ئۆتۆمبیل و ڕێگەی قاچاق چوب ناو وڵاتە بڕیارەکە لەلایەن پارتیکارەوە پاڵپشتی دەکرێت ئەو کەسانە دەگرێتەوە کە پێش دەی شوباتی ئەم ساڵ چوونەتە وڵاتە ئەنجومەنی پەنابەران ڕای گەیاندووە کە ئەم هەنگاوە بە شێوەیەکی ئەگەری 7,000 کەس دەگرێتەوە کە بە سەرکەوتوی داواکاری مافی پەنابەرێتیان پێشکەش کردووە و ڕێگریان لێ دەکات داوای وڵاتی نامەی بەریتانی بکەن پارێزەرێکی دیاری کۆچبەری بانگەشی ئەوە دەکات کە ئەمە پێشێلکردنی یاسای نێودەوڵەتیە ئەو پێشهادا ژیڤکە نووترین بەڵگەی تێتە دیتن کۆ نیشان دەدا حکوومەتە کرد ستارمەر هەڵوێستەکە تون لە هەمبەر پرسە کۆچبەراندا هەیە وەکە زەڵالکردنەکەش بۆ ڕێنماییên کارمەندên کەیسان di dema nirxandina wan da ji van dipirsin ka gel û daxwaziya wê keysê ku têkirin ev kesa xwediya rewişteke baş e yan ne bi vî awayî hatiye wasifkirin dibêje ku her kesekê dehê şibata 2025 ve daxwazî ji bo wergirtina welatînameyê pêşkêş kiribe û berê bi şêweyeke neyasayî derbasî nava Brîtanyayê bibe rasterast daxwaziya wê tê de redkirin bê ku guh bidin vê heyamê ku bi ser hatina viya neyasayî da derbas bûbe. وردەکاری بڕیارەکە لەگەڵ دکتۆر ساڵح فەتاح پارێزەر و شارەزای بواری کۆچبەران تاوتوێ دەکەین کە ڕاستەخۆ لە شاری دێربی لە بەریتانیا لەگەڵمان دەبێت دکتۆرم کاتت باش ئەم بڕیارە چێ دەگرێتەوە ئەگەری جێبەجێکردنی هەیە؟ ئەم بڕیارە ئەگەری جێبەجێکردنی هەیە بەڵێ چونکە ئەم بڕیارە چەسپیوە لە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆی بەریتانیا کە دوێنێ لە ڕێنمایەکانە دەرچوو لە ئەمڕۆوە ئەو بڕیارە دەچێتە بۆری جێبەجێکردنەوە بەداخەوە کە خەڵکێکی زۆری لە بەریتانیا ناوبێت کردووە بە کورد و بە نەتەوەکانی ترەوە کورد و عەرەب و ئەفغانی و ئەلبانی و ئەو پەنەبەرانەی تر کە هاتوونەتە ئەم وڵاتە بە هەڵبژاردننی ڕێگەی نایاسایی بە ناچاری. ئەم بڕیارە وەکو بڕیارێک نییە ئەم بڕیار پێی دەوتێ ڕێنمایی بۆ پاڵپشتیکردنی یاسایە لێرە چونکە کاتێککە یاسایەک دەرئەچێ یاسای جنسی بەریتانی کە یاسایەکە کۆنە لە 2002 هەبووە لە 2007 ڕێنمایەکان دەرچووە هەموو ساڵێک ئەم ڕێنمایانە تازە ئەکرێتەوە ڕێنمایی تازە دەدرێت. یەکێک لە ڕێنمایەکان بۆ وەرگرتنی جنسی بەریتانی بریتە لەوەی کەوا ئەو کەسەی کە داوای جنسی بەریتانی دەکات دەبێ ڕفتاری باش و جوان بێ. ڕفتار باشی و جوانی پێشتر لەو ڕێنمایان وا چەسپی بوو کە دەبێ و کەسە تاوانی ئەنجام نەدابێ سجن نەکرابێ و تەنانەت لە ئەم کۆتایی لە ساڵی پارە ڕێنمایەکی تر دەچوو کە تەنانەت ئەوانەی کەوا هەڵەیەکی یاسایی زۆر بچووکیشان هەبێ بەریتانیا دەتوانێت وەزارەتی ناوخۆ دەتوانێتەوە جنسی بەریتانیان لێ قەدەخەکە و نیان درێتەوە بەداخەوە ئەم دوێنێشەوە بڕیارە دەرچوو وەکو ڕێنمایەک کەوا هەر کەسێک کە بە نایاسایی هاتبێتە بەریتانیا حکوومەتی بەریتانیا و وەزارەتی ناوخۆ دەتوانێت بە ئاسانی و بە شێوەزێکی ئاسایی کە خۆیان دەڵێن نۆرمەڵیز ئەوە بکرێ داواکەیان ڕەت بکاتەوە و جنسی بەریتانی بە هەتایی لە بەریتانیا وەرنەگرێت تەنها لە بەر ئەو هۆکارێکەوە بە نایاسایی هاتۆتە ئەم بەریتانیا ئەف کەسێن کۆ داخوازیەوان هاتە ڕاتکردن دێ چ لێ بێن دێوان چ لێ بکەن پاشێ ڕاتکردن ناوێ داخوازیە طبعا کە داخوازیەکەیان ڕەتەکرێتەوە کە جنسی بەریتانی وەربگرن نەک ئەوەی کەوا مافی مانەوەیە لە بەریتانیا نەمێنێ مافی مانەوە لە بەریتانیا هەر دەمێنێ بەڵام ئەوە جنسی بەریتانی وەرناگرن وەکو چ دەمینە مافی مانەوە لە بریتانیای هەیە بەس وەکو
چه ئاستەنگی چه سنوورداری بۆوان هەیە؟ بەڵێ بە کورتی نابێتە هاوڵاتێکی بەریتانی چونکە بوون بە هاوڵاتی بەریتانی ئەو کەسەی کە دەبێت هاوڵاتی بەریتانی پاسپۆری بەریتانی وەرەگرێ و پاسپۆری بەریتانی کۆمەڵە هەمووان ئاگدارن لە جەنابشتان ئەزانن کە پاسپۆری بەریتانی دەتوانێت سەفەری پێکرێت بۆ 72 وڵات بەبێ ویزا بەڵام کاتێک کە تۆ ئەگەر پاسپۆرتی بەریتانیت نەبێ یا تراڤڵ دۆکیمنتت هەیە کە پێ لێرە پێدەوتێت دەفتەری سەفەر یاوەتە بە پاسپۆرتی وڵاتەکەی خۆت دەتوانانی سەفەرکەی کەوا مەحدودە ڕێژەیەکی کەم لە وڵاتانە کەوا ئەتوانن پەنابەر بچێبۆی وە سەفەرکە بەبێ ئەوەی کەوا ویزا وەرگێوت بۆ زۆربەی وڵاتانی ئەوروپا دەبێت بە ویزا بڕوا بۆ وڵاتانە خاڵێکی ترکە گرنگە لە ئەوەی کەوا کەسێک بێتە خاوەنی جنسی ئەوەیەکەوە ئەگەر خاوەنی جنسێ بووی بە ئاسانی ناتوانێت بتگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆت ئەگەر تۆ تاوانێکە جانبی بەڵام ئەگەر خاوەن جنسیە بووی ئەگەر خاوەنی جنسیە نەبووی ئەگەر وەکو پەنابەر مایتەوە ئەگەر دائیمیش بێ پەنابەریەکەت بەریتانیا هەر کاتێک تاوانێکت ئەنجامدا ئەگەر بچووکیش بێ ئەتوانێت بنێرێتەوە بۆ وڵاتی خۆت بێ کێشە باشە دکتۆر ئەم بڕیارە گرنگە بۆچی بەنهێنی کاری لەسەر دەکرێت ئامانجی حکوومەت چیە لەمە؟ بەنهێنی کاری لەسەر نەکراوە بەڵام وەکو ئەوەی کەوا ئاشکرا نەکراوە تا ئێستا ئەگینا پێشتری شەرباسەوە کراوەکەوە جنسێ بۆ خەڵکی غیربەری بۆ غیری ئەوانەی کەوا بە یاسایی هاتوونتە بەریتانیا تون بکرێتەوە هۆکارەکەی ئەوەیە تەبیعی بۆ کەمکردنەوەی ڕێژەی پەنابەری نایاساییە چونکە ڕێژەی پەنابەری نایاسایی ڕۆژ لە ڕۆژ لە بەریتانیا زیاد دەکات لە زیادبوونایە و ئەوانیش چەند جارێک هەوڵیانە کەوا ڕێگری بکەن لە پەنابەری نایاسایی بەڵام نیانتوانی بۆ نمونە ئەوەی ڕۆندا چەند جار هێنایان و بردیان و تەنانەت عقدیان کرد لەگەڵ وڵاتی ڕۆندا و پاریان تیا سەرف کرد بەڵام دوایە بینیمان لە دادگای باڵا کۆتایی پێهێنرا و پاش ئەوەش کاتێکەوە لی بە پارتیاتە سەر حکوم ئەو بڕیاری بێرجاری زیندە بەچاڵ کرد لەبەر ئەوە ئێستا بە دوای ڕێگەچارێکی تر ئاگەڕێن بۆ کەمکردنەوەی پەنابەر لە بەریتانیا ئەوەش بە ڕێگەچارەیەکدا ئەنیان دەبەر ئەوەی کەوا پێیان وایە کەوا خەڵکێتە ئێرە بە ئومێدی ئەوەیە کەوا جنسی بەریتانی بخاتە گیرفانی لە کاتێکا کە جنسی بەریتانی وەرنەگرێ خەڵکێکی زۆر لەوانەیە ڕوونەکاتە ئێرە لەباتی بێتە ئێرە دەچێتە وڵاتێکی تر بۆ نمونە ئەڵمانیا بۆ نمونە سوید ئەو وڵاتانی ترکەوە جنسی وڵاتەکە پێشکەشەکە خۆدە هەلبژاتنە بەریتانیایدا ساڵە دەربازبووی خاڵە بەهێز یا پارتیا کار ئەس بژم ئەوە بوو کۆ دژە کۆچبەر نینە و کەسێن کۆ کۆچبەر بوون زێداتر دەنگدانا بێ پارتیێ وەکە ڕێکلامشیش بۆیە داهاتاکردن ناکاو بڕیارە هاتیە داین چه باندۆرێکە سیاسی تەسیرێکە سیاسی لێ هەبیتن لەسەر پارتیا کار حتمما تەسیرە بێ بۆ سەر پارتی کار کەوا خەڵکێکی زۆری پەنابەر لە وڵاتاوە خەڵکێکی زۆری سەرڕەش کە غەیری ئینگلیز دەنگیان داوە بە ئەم پارتە بە ئومێدی ئەوەی کە ئەم پارتە بتوانێت وەکو پارتی پێشوو نەبێ و بتوانێت کەوا هیچ نەبێ بێتە ئارامگایەک بۆ کۆچبەرانی کە ڕۆکەنە بەریتانیا بەڵام سیرەکەی کە ئەمانی شاتنە سەر دەسەڵات هیچ فەرقێکیان نەبوو لەگەڵ پارتی کۆنزەرڤەتیڤی پێشوو محافظین و ئەمان بگرە لە ڕووی یاساییوە زۆر خراپتر مامەڵە ئەکەن لەگەڵ پەنابەرانەوە هەوڵی زیاتر ئەدەن بۆ کەمکردنەوەی ڕێژەی پەنابەر و ئەمەش تەسیری خۆی ئەبێ لە کاتی دەنگدانا و دڵنیام لە کاتی دەنگدانا پارتی کرێکاران باجی ئەو کردوانیان دەدەن کە دژی پەنابەر دێگرنە بەر چونکە بە تاکید لەو شوێنانی کە پەنابەر زۆر بووە لەو شارانی پەنابەر زۆر بووە دەنگیان زۆر بووە لەو شوێنانی پەنابەر کەم بۆ دەنگیان کەمتر بووە لەبەر ئەوە بەدڵنیایەوە تەسیری بووە بۆ سەریان و تەسیری نێرێنیشی دەبێ بۆ سەر پارتی کرێکاران زۆر سپاس بەڕێز دکتۆر ساڵح فەتاح پارێزەر و شارەزای بواری کۆچبەران کە ڕاستەوخۆ لە شاری دێربی بریتانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ سێ ساڵ و نەح مەهێن جەزایا گرتیگەهێ بە ئەسەر هەفشارەدارێ وانێ عەبدوڵا زەیدان داهاتە سەپاندن کۆ شارەدارێ دەم پارتیەیە دە هەمان دەمێدا حتانی 25 مەهێژی لە وانێ هەموو جۆرە چالاکیە نەڕازیتیە و خۆپێشاندان هاتن قەدەغاکردن ڕۆژا سێشەمێ پێنجمی دادگاها جەزای گرانیا ئامادێ بە تۆمەتە پشتگیریکردنا پەکێکێ دە هەشتمین ڕۆژتنە دادگەهێدا بڕیاردا عەبدوڵا زەیدان ئامادەی دانیشتنەکە نەبوو داوای درێژکردنەوەی ماوەی بەرگری لەلایەن پارێزەرەکەی محمەد ئەمین لەلایەن دادگاوە ڕەت کرایەوە زەیدان پێشتر سزاکەی تێپەڕاندووە بەڵام دیار نییە ئەم سزا دەبێتە هۆی دانانی قەیوم لە شوێنی یاندا
پنجمین دادگاه جزای گران یا آمده 3 سال و 9 ماه جزای گرتیگه لحف سروک شارداری باجار مزن یا وان عبدالله زیدان برین. پشتی بریار دادگاه مترسی لسر شارداری وانی هیا که قیوم وره تاین کرن. حف سروک شارداری عبدالله زیدان جید بیجه ام وی بریاره ناس ناکن. Yani zaten dadgah tüneye yani hukuk tüneye, adalet tüneye ve emri iktidarı, emri AKP, MHP bir yere hat girtin ku carek di irada gelli vani gelli me desteser bikin, binge havi ava bikin. Dehmehe em vederi gelli me şaredariyen xwasiye ki adarı desteser kirina kayyum rızgar kirin. Dengeke bilind irada xwa hem ber zulma AKP برسوک دیروکی دا پشتی بریار دادگاه آمده یاد درباره عبدالله زیدان دا به شکل زیده یا خلکی وانی مشیانه بردر شارداری لناونده باجیرجی تدبیر نولکاری هاتنه زیده کرن. آلیگرین دم پارتی ین لوانه جید بیجن مجار نشارداریه دخازن ایراده یا کردان بم پی بکن. مسئله ایرادا کردا ناس نکرنه جبوی وی کملکا کردا هبونا کردان ناس نکرنه نبو شارداری که امی دیسا بستینن ام سر پیانه امی برخوبدن برخودان جیانه bu kurda titişteki baştınlar. Herdem kurda jixara vatandaş ne hasibinin. Ser irada gelli kurd bir salan zaten eve bu sıra secaran belediye kurdan kayyum avit nesere. İrada kurda gasp dikin dest neser. Nahilin halki kurd em ilo likideri dibe bro belli asiman em khara kolik ek çekin devlet Rumi becemi dest bavice bin nekharida. پارێزەر دۆزێ مەمەدەمین ئاکتار ژی دیار کرد و ji ber vê biryarê Abdullah Zeydan nakeve girtîgehê aktar heman demê diyar kir ku li gorî yasayê nikarin qeyûman deynin ser şaredariya bajarê Wanê. Li gorî davî encamên helbijartinên şaredariya mezin ya Wanê bi rêjeya 55.48 sedî ya dengan ji aliyê kandîdên Dem Partiyê ve hatibû misûgerkirin ku niha metirsiya danana qeyûman li ser vê şaredariyê heye. Şewket Erkî, Rûda Wan. Hevkarî me Şevket Erkî ji bo vê mijarê li Wanê bû di derbarê biryara dadgehê de û egera danîna qeyûm li ser şaredariya Dem Partiyê ya Wanê jî pir ji hejmareke welatiyan kiriye welatî nerînê xwetînin ziman. Xazî çi bêje li ser vê meselê ser vê mehkemê? Em çi bêje herî zolme çi bêje? Zolmê zîde çi ye? Em îroda xwe jî qazanç kirin se îroda me qaz bidekin hep çi bêje? Sê serdema qeyûm li ser şaredariya ve hate danin. Çawa bû dema qeyûm li Wanê heyê hundikarîn mesela bi rehetî bi navên Kurdî li parka û ciya danên yani uygulamayên qeyûmî çawa bû? Uygulama qeyûmê zolmê zêşte tune. Bu zolmê zê çi ye? Ka çi vî miletê ra kiriye? Biro bêje me miletên ra kiriye. Çi em miletê me îroda xwe dibe xweyê mesela miletê xwe ra hizmetê dike mile novî. Dawa be başka şte ne? Tu dixwazî çi bêjî mesajê te çi ye biryara dadgehê? ولا جبو قايمي ولا جبو قايمي ظلمه إرادة إنسان غاصب دكين يعني تشتكي ب إرادة وانا نكان بستينين بزورة تشتكي خوش ما دستينين دما کو قیوم li Wanê şaredar rewşa Wanê çawa bû? دما قايمي دا ولا يعني روشة وانا نباش بو يعني هم لي ممنون نبون يعني her zaman İrada خود دین سریدا جا که دین إرادة ما دستینن بزوری. Gelek sağ olun spas. Kerem ke. Kayyum zulüme, kayyum talane, irada gelek ye. Masuci Abdullah Zeydan çiye, bes tane Kurde. Eğer halkek dibijin demokrasi hak, mafi insana dünyaya heye, ma halkı Kurd mafi antene, halkı lejbartana ekçiye giriye, irada خود daha peş. Şaredariye dest xistiye ilo bi zulümü yani kayyum zulüme kayyum talankirine rante kavanê da aha liste hava derahani bi milyon dolara deyn çekirine yani irada xelqi ma xelqi bêje bê ez şaredariye xwe azim heye na zulüme keku.
پارێزگەها بەتلیسێ ji هەر li rex پارێزgeha Wanê li Bakurê Kurdistanê li vê parêzgeh hemû cure xwepêşandan û nerazîbûn û kombûn û civînên medyayî bû dema 6 rojan hatin qedeğekirin. Piştî ku roja sêşemê dadgehê de derbarê hevşaredarê Wanê Abdullah Zeydan da biryar da li parêzgeha Betlîsê ya li kêleka Wanê ku hevsînûr e li gel Wanê hemû cure xwepêşandan û nerazîtî û kombûn bû 6 rojan hatin qedeğekirin. Parêzgariya Betlîsê ragihand ku hemû cure xwepêşandan meş û çalakiyên rûniştinê daxuyaniyên medyayî vedana konan û standan û her wiha çalakiyên din jî di nav da ji 11 hetanê 16 vê mehê qedexe ne. لە ڕاگەندراوەکەدا بانگەشیەوە کراوەکە بە ئامانجی دەستەبەرکردنی یاسایشی ژیان و ماڵی هاوڵاتیان و دەستەبەرکردنی یاسایشی نەتەوەیی و ڕێگریکردن لە تاوان و هێرشەکان و پاراستنی ماف و ئازادیەکانی خەڵک بڕیاری قەدەغەکردنی خۆپیشاندان و چالەچەکان درراوە و بەپێی بڕیارەکە چوونە ژوورەوە و دەرچوون لە پارێزگای بەدلیس بە کۆمەڵ قەدەغەیە. Li mazintirîn bajarê Tirkiye ku Stenbûl e ji ber barîna berfeke zêde bû dema rojekê hemû dibistan têne girtin. Parêzgariya Stenbûlê daxuyaniyê daye ku parêzgarê vê Davud Gul ragihandiye ji ber barîna berfê îro çarşemê li Stenbûlê bû dema rojekê hemû dibistan girtî dibin. Gul dibêje jî ku li gorî pêşbîniyên keşnasiyê tevî barîna berfê د ایرو ل استانبول سر و سقمک زیده جی هبه جبر وی یکی وان بریاردای کو روزا چهارشنبه د لسرانسری پاریزگاه استانبول همو سازین خواندن بودم روزکی گرتی بن هر وها روزا 11 سبات جی جبر برفل چند پاریزگان باکوری کردستان ترکیه دبستان گرتی بون. لإستانبول نه آلیکارین سروکین شارداریان و اندامین انجمن شارداریان کتن بر لپرسینه سردازگریا کوماری استانبول ده دربار نه شارداریان جهپی ین نافچین استانبول دا دست به لپرسینه کر سردازگریا کوماری استانبول دی بیجا کو جوان را اشکرابویا کو بنگها تئوریا سیستما لحفکرنا باجاران جه آلی ریوبریا رخصتنه و هاتیه آواکرین و دامزراندن لحندک باجاران جی هاتیه جیبجی کرن جی خواستن اکل باجارین روشالات شارداریان بر بگرن و سیستم خسری آوا بکن لباجارین روشاوا جی دی بجا نفوسا کردان دنا و ریوبری دا زیده تر بکن با آوائه که تشتک وها دامزرینن دنا و انجمن شارداریان دا ببن خودی کوتایا که دیار کری و بهیز لچوارچەوەی لە کۆڵینەوەکەدا جێگیری سەرۆکی شارەوانی کارتاڵ جێگیری سەرۆکی شارەوانی ئاتا شەهیر ئەندامی ئەنجومەنی شارەوانی ئۆزدار و ئەندامی ئەنجومەنی شارەوانی سانچاکتەپە و ئەندامی ئەنجومەنی شارەوانی فاتح و ئەندامی ئەنجومەنی شارەوانی تۆزلا و ئەندامی ئەنجومەنی شارەوانی ئادالار ئەنجومەنی شارەوانی و ئەندامێکی ئەنجومەنی شارەوانی بێئۆغڵ و کەسێکی دیکە دەستگیر کراون. حتی روزا دوشنبه دهاتی جی در فتح یکو زاروکن کردان باکوری کردستان ترکیه درسا بجارده کردی هل بجیرن. حبونا رزقنامه یا وزارت پرورده نکاره لبر هندک آستانگان بیدگه جبر کو هندک دبستانان آستانگان چه دیکن. لهندک دبستانان بی آگاهی و زانیبون مالباتان و خوندکاران ریوبریا دبستان بخواد درسین بجارده بسر زاروکان دستاپین تومار دکه درسین کردی نخ نوان درسانده. سندیکای پارێزەرانی وان بانگەوازێکی کرد و ڕایگەیان کە ئامادەن لە بەرامبەر نادادپەروەری و زوڵم پشتیوانی بنەماڵە کوردەکان بکەن. هەروەها چالاکوانانی کورد و چالاکوانانی زمانی کوردی لە دەواازەکانی و قوتابخانەکاندا منداڵەکان لە بوونی وانەی بژاردە ئاگادار دەکەنەوە. دیمەنên kêliyên coş û kelejana xwendekarên bajarê Wanê ye. Ji ber ku proseya tomarkirina navan ji bo dersa Kurdî dest pê kiriye û li ber derê dibistanan zarok bi coşeke mezin pêşvaziya vê proseyê dikin. Di serî de Hezkurt gelek saziyên din jî li qadê ji bo helbijartina dersên Kurdî kampanyayekê birêve dibin. الخبات مهی ایسالی کل هست کرده لباکوری کردستان و همه ولاتان کمک کری هم به بشتاریان هوالان هم به بشتاریان زاروکان به کیف خیشی و گلک دلگرمی نزیمه دبن لما خابندوی دبستانی دا تشتا کم راستی و هاتی گلک زاروک لسر وی مجاری رخنه خود دکن دبیجن کو گلک
دەستێن هەلبژارتن مامۆستایان بخوا هەلبژارتیە و دەستێن ماتەماتیک زمانی بیانی ئینگلیزی و ژیانە پەیغەمبەرەدانە هەلبژارتن مخابن ئەو گەرماهی چ قاس کار و خەبات پێش کەوەژی دەما زارۆک بە ماڵباتێ خوان بە فکرێن خوار نە هەلبژێرن ئەو خەبات گێری تشتێکنای سپاس دکەم بژی زمانی کوردی بژی زمانی کوردی د پروسه هەلبژارتنا دەرسên Kurdî de malbatê xwendekar gelek caran rastî astengan tên baroya wanê jî bi daxuyaniyekê ragihand ku ew amade ne di aliyê hiqoqî de piştgirî û alîkariya malbatan bikin. Heta niha dema ku me formekê ser online amade kiribû me got bila malbat dema ku pirsgirîkê dibînin ser wê formê ser lêdanekê bikin. Lîdema ku me naverokê nêrî rastî jî goreyê müfredatê goreyê qanûnê na rêveber bi goreyê keyfiyetê hinekî didomînin vê pêvajoyê. Baroya Wanê Komisyona Zimanê Kurdî ji ber wî ber we amade ye. Çi pirsgirêkê we hebe, çi astengî ji we re derketin hûn li me bigerin, bigîjin me an gorî wî em jî tişta hukukî çi destê me tê em bal we ne em ê destê me de çû were em ê halîkariya we bikin dibêjin. Ji bo polên 5, 6, 7 û 8 heta hevdeyî vê mehê dê proseya tomarkirina navan ji bo dersa Kurdî berdewam be. Şewket Erkî, Rûda Wan. Li Êliha Bakurê Kurdistanê di salên dawiyê da geşeke baş ya hunerî hebûye li vê bajarî zêdetirî 10 grûpên şanûyê û beşên dinyên hunerê jî hene. Karê wan hemûyan jî bi zimanê Kurdî ye. Koma Sado Kolektiv yek ji van komane ku 5 gencên komedyen beriya 3 salan dest bi standopên Kurdiyên komedî kirin. Endamên komê roj bi rojê jî zêde dibin û ev êdî li Batmanê û li gelek cihên din jî standopên komedî pêşkêş dikin. Marcî serekiyan bo endamî nû ew ye ke hemû ştêk debe be Kurdî bê grûpî şanoyekeyan navî êriş û tehlew derhênerekeyan dڵê katek bi zimanê Kurdî qisa dekeyn ew kat hez bebûnî xweman dekeyn. باز کاکی خوب پرسید چه مناسبانه درنگ درخست چجورا میگو قالو تا چه مناسبانه درنگ درخست بسالا گو کاری نگاه تبو گو به دری نخوش داره بگو زار زفت میری مگو اگر تیج به برکه نحوجیم ده دیمن جبات منی جدکا مینروا کافه و جپیشندانا ستنداپک کردیه mesaj ekşandiye teri selam. Rica halim hastası. Aleyküm selam. Ben şanogerin ciwaniyen Kurd 3 sal beri bi navê Saqo kolektif komek ava kirine û bi armanca li derxistina çalakiyên hunerî yên Kurdî bi navê Tirş û Tahr li Batmanê li ciyên cuda cuda dest bi pêşandana stand-upa Kurdî kirine. عولی کسین که حنکن خو باور به شوازا پیشبرکی لبر میکروفون وکیلی پیشندانک حنکن خو دکن هکاد و پیشبرکی ده حنکی وانور عجباندن او ما فی بیشتریا پیشندان استنداپا ترشوتال به دستخن و دردکوان سر دکی Kerama hora bila Kurdî be û bila qomî be. شرط سرکی و جوانگر جی یا وی ستنداپی اوه که دوی بگیشتی کردی به یعنی وقتی که از به کردی دپیوم از دبم از یعنی او شخص دبم از به زمانی که دی از نب ازم جبر ونا کم کردی او دکن جبر کو اسیمیلاسیون هیا و وک زمان پرورده دستور نادن اف سرکه اوه لبله نها یه جی وصابو ل پشتی زاننگه زاتم باتمان پرورده کردی چو دیتو و نهاجی ام کار خو به کردی تکن و گلک جی ام کیف خوش تبن اندامن کوما ترشو تال هر یک باجارک جدانه تشتا کوان آن یه باهف خموان یش بو زندگی زمانی کردیه هنر به کردی خوشه ام لور هنر به کردی کن تشکی زاف که خوشه و مناطق مجی حجوت کن گلک مناطق مجی جبوی و کردی هیم به زارک خو به هیم بکن وگاجی مثلا ام سورج کی ل اویدانه مسچملی درس کردی هه گرک جی زارک خو ریکن جبوی
شمالي درس كردي هیم ببن کی ورن ما تماشا بکن لهنر به کردی زام بن و پیشوا ببن او جی بن هنرمند ما کرد يعني نب كردي بونا از وی احتمال نادم کو من وی کاری بکرانا از تشتین خوی ترش این تعال حمویا ده وی میکروفون دا لهمبر تماشاوانان دبیجم قصد کم بانگا من جبوی حمو گلی کردن کو دبج کردی جی برندن او زاروکی خوشی برا هر تمینه کردی بکن برا کردی مزم بن مکردی تبگرن کردی مجول بن مکردوی جواتا دینن بکردی بکنن تماشاوانên wan jî sebaret bi temaşekirin û guhdarkirina henekên bi Kurdî heta dawiya pêşandanê bi kenên xwe dibin piştgirê şanogerên Kurd û ew pêşwaziyek germ nîşanî hebûna stand-upa bi Kurdî dikin. Ev ji partiya mastera ev mesele dibe herkes ji bo ziman yani vê şîretê zargê xwe kişî û dibe serî del xwe jî bî bawerim û ev der dereka dêm bi qedre ji bo komedya Kurdî li virê çêkirin û tişkî orjînal jî. Rastî ji ez gelekî kêxweşim ji bo ku ser zimanê me ye û gelekî zimanê me xweş e û stand-up kî gelekî baş e ez gelekî kêxweşim ji bonê Kurda û ji bonê zimanê me. Bi halê heyî de Batmanê nêzîkî 10 şano û komên hunerî hene ku bi xema zêdekirina bikaranîn û pêşketina Kurdî ya hunerê de bi gelemperî lîstik û çalakiyên xwe bi Kurdî dikin û rê li ber ciwanên hunerhez dixin û qeda hunerê jî li bajêr berfirehtir dikin. Abdülselam Akinci Rûda, Batman. بردفکا پیاده کد همان دمیدا بردفکا پیانکیه جی سما بکتاش راگهاند کو اوی کمیته که آوا بکن جبو کو سردان انا کسی بکه انا کسی دعوت کنگره نتوایی بکه سما بکتا دو بیجه کو دوی قناخه دا پیوستی به یک رزیا کردی هیا جبو کرد بجداری آوا کردنا سوریه سبر روژه ببه دو بیجه جه مهکی و او حول دیدن کو انا کسی ببن نابا کنگره نتوایی لیوان بر سب ندایا و دو بجا اگر انا کسی قبول نکجه به کنگره یا نتوی لدار بخن به بجداری پارتیندن و رخصتن سویل و کسی سر بخو و هر بها گو جیکو کرد خودی هیزه که لشکری و پروژه که دموکراتیک جاندک جنین روشنبیر و سیاست بدارین ایتالیای سردان روژاوه کردستان کرن دیگل فرمانده یا پژ جویان یکی پاراستنا جنه یا پژ راگهاند کو ده هفدیت ندا شاندا جنین ایتالی لگل فرماندارا یا پژ و هجبارک فرماندارین دل پرسند روژاوه دا و رولا جنان ده ناوا سوریه یا نودا و هر وها گرینگیا تکوشین هفبش یا جنین جهانه گوتو بیش کرنه شاندا جنین ایتالی چند لیکولر و روزنامه‌وان و اکادمیسیان و سیاستمداران جنینوی ولاتی بگدهات حکومت سوریه جه عراق راگوتیه که اوه هول بدن کامپا هول جهول راکن بداوی بینن و نهیلن وزارت کوچبران یا عراق جی دوی درباره ده هلویست هبویه وزیر کوچبران عراق ایوان فایق دبیجه که کام وره گرتن ده مترسیه که مازن چه ببه ایوان فایق دبیجه که پشتی بریارا دونالد ترامپ رخصتن نافدولتی آلیکاریا مرووی لسر کامپا هول راوستاندنه و تشتکه خراب اویک هر واگود کو اگر امریکا هیزن خو ج سوریه وکشینه و مترسیه که جدی لسر اولهی عراق چه ببه عراق و گراندنا ولاتین خو ج کامپ هول راوستاندیه قاسم على جرا وشكري اسيشين اجتماعي راغرايان تاسا 12000 ولات عراقيان لكن في هولك باستوتو تنيا 16000 لكن بكذا مبنته وروها ضلت ك 3000 شكداري داعش عراقيان له كاني هسدا ورقتوا روانگها آشوریا مافمرو وان د ستوکهولمر روشا سوریه و سبروجا به گوتو بیشکریا د ورکشاپ هدا د دربار روشا سوریه دا روانگه راگهاند یکون نابا سوریه وره پرچه کرن دستوره که سردمی جبو سوریه دبی وره آماده کرن و نویساندن
باشێکی زۆر لە کەسایەتی و پسپۆران بەشداریان لە چالێکەکەدا کردو بۆ چوونی خۆیان خستە ڕوو. كانت لقاءات مهمة، نقاشات صريحة. هفديتننا جرينج بون وقوتو بيجنا أشكارا بون كاكالي بوتا كوري جوتيوري لين هفبش مجارا سركا آفاكرنا باورية يدنا برامدا جبر كودما كدريج هفديتنن راستقينات نافرا خلق سوريا دا نبون ناس ناميك نشتماني أم لهفكم ندكرن بيمانك جواكي نبو كنو نرتيا همو سوريان بك باوريد نافرا مدا نما وقلق جارانجي پره پیوندیه جدست مچون ایدی اف ورکشوپ کو به سرپرشتی روانگاه آشوری مافن مروان تینه کرن آرمان جه یکم آواکرنا باوریه پجراندنا یدن گهداری لیکرنا یدن و حتی بگهجه آخافتنا لسر ناسنامه نشتمانی بنارینا مجی ام دبینن کو او دریه کی سرکیه جبو چاره سرکرنا همو کشه نشتمانی لسوریه پشترجی دستور هلبت و ورکشوپ ندنجی هبن جبو ام بهترین نرینان ببهیسن نرینن کسین کو گهدان بروشا گشتیا سوریه دکن جکسین سیاست مدار مافناسو یا ساناس لەبەردەم گرتوخانەی ڤینی تاران گربوونەوەی دژی سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر بەندکراوەندی سیاسی بەڕێوە چوو کە سوکاری ژمارێک لە بەندکراوەندی سیاسی با لە سێدارەدان و سزادراوانی چالاکوانانی مافی مرۆڤ ڕۆژی سێشەمە لە تاران لە بەردەم گرتوخانەی ئیڤینگر بوونەوە و داوای هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدانی بەندکراوانی سیاسیان کرد. کەسوکارên وان girtiyan daxwazê dikin ku bi lez cezaya bidarvekirina wan girtiyên siyasî bête hilweşandin. Hejmara rastiya girtiyên siyasiyên ku lê Îranê cezaya bidarvekirinê bi serdatiya sepandin nediyar e. Lê li gurê rêxistinên mafê mirovan herîkêm 13 ji van girtiyên siyasî ku cezaya îdamê li ser hene Kurdin. Metirsî heye ku bêne bidarvekirin. نیلوفەر حامیدی و ئیلاها محەممەدی و ڕۆژنامەوانانی ئێرانی کە دواییان لە دەستدانی ژینە ئامینی دەست بەسەر کرابوون بەر لە لێبوردنی گشتی کەوتون ڕۆژی سێشەممە بەرتەوە بورهان حجات کرمانی و شەهاب میرلوحی پارێزەرانی نیلوفەر حامیدی و ئیلاها محەممەدی ڕایانگەیان کە ئەو دوو ڕۆژنامەوانە بەر لێبوردنی گشتی کەوتون و دۆسیەکانیان دادەخرێت. دادگای شۆڕشی تاران مانگی دەی ساڵی پار نیلوفەر حامیدی بە 13 ساڵ و ئیلاها محەممەدی بە 12 ساڵ بەندکردن سزادا بەڵام هاوینی ئەم ساڵ لە دادگای پێداچوونەوە هەردوو ڕۆژنامەوانەکە لە تومەتی پەیوەندی لەگەڵ ئەمریکا بێبەری بوون سزاکەیان بۆ 6 ساڵ کەم کرایەوە. ڕێبەری کۆمارە ئیسلامی ئیرانی علی خامنەیی بە بۆنەیە ساڵڤەگەڕە شۆڕشە ئیرانê لێبورینێکە گشتی ji بۆ زێدەتری 3000 girtiyan derxist ku her du rojnamevan îlaha Hamidî û îlaha Mihemmedî û Nîlûfer Hamidî jî ketine ber vê lêborînê. Nîlûfer Hamidî raporek de derbarê desteserkirin û têkçûna tendurustiya Jîna Emînî de belav kiribû û îlaha Mihemmedî jî raporek de derbarê merasîma veşartina termê Jîna Emînî de belav kiribû. Dema xwe pêşandana li Rojhilatê Kurdistanê dest pê kirin her du rojnamevan de meha îlona 2022 de hatin girtin. Di destpêkê de ev bisî xwirîkirin bû Amerîkaya hatin tometbar kirin. Lê piştra ji vê tometê bêguneh derketin. لە زۆربەی پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ڕۆژی سێشەمە کرایە پشوو هۆکارەکە سەرما و سوڵە بوو. هەروەها لە بەشێک لە شارە گەورەکان لەوانە تاران و ورمێ کارەبا بڕاوە. کۆمپانیای دابشکردنی کارەبای ئێران دەڵێت بەهۆی سەرما و زیاد بەکارهێنانی گازی ماڵان بۆ بەردەوامبوون لە پێشکەشکردنی خزمەتگوزاری گاز و کارەبا شەوی سێشەمە کارەبای بەشێک لە گەڕەکەکانی تاران بڕاوە. îro çarşemê li zêdetirî 20 parêzgan li başûrê li Rojhilatê Kurdistan û Îranê bên vedana ji ber sermayê ji ber ku sermayê hatiye ragihandin. û ev jî di demekê de ya ku medyayên navxweyên urmiyan ragihandine kareba beşeke taxên wî bajarî jî hatiye qutkirin. Di demekê de îro li piraniya parêzgehan bi sedema sermayê bên vedana fermiye li qutabxaneyan li fermangehan li Tehran û çend bajarên diniyên mezinên Îranê jî kareb hatiye qutkirin û kompanya dabaşkirina karebê dibêje ji bo ka bikaribin berdewam bin ji pêşkêşkirina xizmetguzariya kareb û gazê wan kareb bi henda taxan qutkiriye.
پشتیبارینا برفê li navçeya Sîlvanaya ser bi Ormiyê gelek geştyar diçin ji bo yariyên ser berfê xelkên navçeyê daxwazê dikin ku geştyar rêya serekî ya Sîlvana Ormiyê negirin. Veke di dîmenin ji vê diyar bibe di vîtiya medal li ser vê rêyê hejmareke zêde otomobîlan tên rawestandin û qerebalixî çêdibe. دانیشتوانی سیلڤانە کە ژمارەیان هەفتا بۆ 8,000 کەس دەبێت ئەگەر کاری بە پەلایان نەخۆشیان هەبێت ناتوانن بە خێرایی بگەنە ور بێ و چەند کاژێرێک لە ڕێگادا دەمێننەوە. خۆشیەکی زستان خلیسکێنە نزیکەی 2 مانگ لە زستان تێپەڕیوە و خەڵک تازە دەتوانن بە دڵی خۆیان خلیسکێن بکەن بەهۆی ئەوەی ئەم ساڵ بەفری کەم باریوە. از بو کیف خوشی هاتما کو وکی هنگو دیته بفر او سالکه دران کات نیوکا چلا ده هات ام بو کیف خوشی هاتنه ها اکید بینن امیت هاتیه را توری بگه جماعت کیف خوشی اک بیت نام ملت امدا ئێرە سەرڕێگەی ورمێ بۆ ناوچەی سیلڤانایە. دانیشتوانی ورمێ و گوندەکانی دەوروبەری و گەشتیاران لە شارەکانی دیکەشەوە چوونەتە بەریاڵی ئەم شاخانە بۆ خلیسکێن. وڵی جەوێکی زۆر خۆشە ئەو ساڵ بەفر بڕێک درەنگ کرد بەڵام دیسانی شەر خۆشە هەیە لە خدای بە زیاد بێ هەر باش بوو شکر باش بوو درەنگ کات وەلی باش بوویدین وڵی زۆرتر بۆ سەیرانی هاتوین بۆ سیاحەت هاتوینە دەورێکی لێدین خلیسکێنێکی بکەین دەگەڵ جەماعەتێ. خەڵک لێرە زیاتر بە تیوب یان چوپی تایە خلیسکێن دەکەن. ئەوانەی چوپی خۆیان پێنەبێ دەبێت بە کرێوەری بگرن و ئەوەش هەلی کار و داهاتی بۆ ژمارەیەک لە دانیشتوانی گوندەکانی ناوچەی سیلڤانە ڕەخساندووە. جماعەتە تێنەیرە بخۆ بۆ کایفێ بۆ ئەوێ ئەمژ بخۆ ئێرە لەوە سلیۆنۆ تێنەوەلەوە بۆ گاریۆنێ ئەمژ خۆ توری بۆ تێنەدەنە ئیجۆرە جماعە زۆر تێت مەسەلەندەکێ تا بخۆ چاوەندەکە های مەسەلەن سێوکە تشتاتینە بۆ لۆت فروشن هەیەک تشتێکی خۆت فروشیتن هەیە بخۆ دەرەومەدەکەیرە پایدۆت کاتن. بەتایبەت ئەو ڕۆژانەی پشووە خەڵکێکی زۆر دەچنە ئەم ناوچەیە بۆ خلیسکێن و ئەوەش دەبێتە هۆی ئەوەی ڕێگەی سەرەکی ورمێ بۆ سیلڤانە قەرەباڵغ بێت و ئەگەر کەسێک کاری بە پەلە یان نەخۆشی هەبێت دەبێت بە چەند کاژێر ڕێگەیەکی چەند خولەکی ببڕێت. ئەو منتاقە ڕێکە ڕێکۆ 56 نەفەریە جماعە دەبی زێدە مساعدە بکات ترۆفیکۆژی چی ناکات خۆی ناکات نەخۆشی لە مەرگەوە هەر جیەکی دۆتێتن ناخوشی های ناخوشی اورژانسی های دبی آوازیده ریک کنه احترامی بو قائل بکو ریک روزه ببنا بگه ناخوشی خوب بگه تا دکتر چوراسریه کی ورمێ چەندین شوێنی گونجاوی هەیە بۆ خلیسکێن و ڕاکێشانی گەشتیاری زستانە. دیارترینیان ناوەندی خلیسکێنەی خوشەکۆیە کە چەندین ساڵە سەردانیکردنی بە پارەیە و خەڵکی کەمتر ڕووی تێدەکەن. بەڵێ هونەرگەها وەڵاجی لە ڕۆژاوای کوردستانی لەسەر وان شەڕوالۆزیên ku di navbera şervanên Hesedê û grûpên çekdar ên ser bi Tirkiyeyê de hene li ser çemê Firatê berhemek belav kiriye ku berhem jî bi navê bendava ye ku mebest bendava Tişrînê ye. بەڵێ کە ماوەیەکی زۆر لە شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە نێوان گروپەکانی سەر بە تورکیا لەگەڵ شەڕوانانی هەسەدە بەردەوامە ماوەیەکی زۆرە بردومانی ئەو بەنداوە دەکرێت بەڵام تا ئێستا نەتواندراوە کە کۆنتڕۆڵی بکەن و بەرخودانێکی قورس لەوێ هەیە. یارمەتی هاوکارەمان لەگەڵ جافەر کۆڕۆژمان پێشکەشکردن بەخواتان دەسپێرین.
ميد إن كردستان بسبونسري كافين جروب. ئەمە گروپی شانۆیی ئاشینۆاندنە لە دێرسم کە نمایشی شانۆیە کرد لە گەڕەکێکی ئەم شارە دەکات. تەواوی نمایشەکە بە شێوەزاری زازاکیە کە شێوەزارێکی زمانی کوردیە. ئەمەش لە پێناو زیندووکردنەوەی ئەو شێوەزارە کە مەترسی لە نێوچوونی لەسرە. یەڵمازجان لە ساڵی 2009 لەگەڵ 5 کەسی دیکە لە هاوڕەکانی گروپی شانۆیی ئاشینواندن کە بە زازاکی پێی دەڵێن ئاریاقای دامەزراند. بەگەرەی داتای یۆنسکۆ 18 لەو زمانانەی مەترسی لە نێوچوونیان لەسرە لە تورکیان. لە نێو ئەو زمانانەدا شێوەزاری زازاکی زمانی کوردی هەیە. دێرسیم کە بەشی هەرە زۆری بە زازاکی قسە دەکەن، ساڵانی 1993 بۆ 1994 بەهۆی حکومی زۆرەملەی چۆڵکردنی گوندەکان، زازاکی ڕوبەڕووی پاکتاوێکی چڕ بووەوە و مەترسی لە نێوچوونی کەوتە سەر. یەڵمازجان کە بینیوێتی زازاکی مەترسی لەسرە و ڕوبەڕووی لە نێوچوون بۆتەوە، گروپێکی شانۆیی تایبەت بە زازاکی دروست کرد و لە شارە جیاوازەکان و بە تایبەتیش لە دێرسیم دەستی بە نمایشکردنی شانۆگەری کرد. ماکە پێکی نائارێکای ما کۆیت ئاردمەرەکە ئەستەمۆڵدا ئاردمەرەکە باکرکۆیدە جەپ تیاترۆسیدە تیاترۆ جێڤدە ماکە کایە خوی و ڤرەن کای کرد تەک هیرێ تەنەی سێرجیە ماوی شێرکردەوە ما هیرێ تەنەیوی ئەمە ما قێرەت کرد ماواکەکە ئەورە هیرێت تەنێ مێشتو بێرە بەنێ هیرستەنە ئۆرا دمە بەنێ هیرەی سەی تەنێ ئۆرا دمە بەنێ هیرە هەزار ما قێرەتە خودجانی وەرە ما هەم تورکیادا ئەستەمۆڵدا کای کرد دەرسمدا کای کرد ئەرزنگادا کای کرد واردۆدا کای کرد یعنی ئەنقەرەدا کای کرد ئیزمیردا کای کرد ئەقلەتەکە کۆدیۆ ئۆرا دمە ماوێژای متەوەر شمە ئەڵمانیا شمە İsviçre, şime Hollanda, şime Fransa, şime Avusturya, şime İngiltere. Sonra mavzavdaki kayıkar. Millet reyniye şerke kayıt kardı ya vakıke. Allah Allah. Demek ki zonu madde tiyatro ben. Bir kelime şişer bir kere. Yani ilk fora pers bir ya vazgeçin. Navzu zona ma. ئێستا تیپی شانۆیی ئاریاقایی لەژێر چەتری شارەوانی دێرسیم درێژەی بەکارەکانی دەدا. ڕاهێنان بەو کەسانە دەکات کە حەز بە شانۆی زازاکی دەکەن. زۆنەما تەنگە دەرۆ زۆنەما هاو مرەن و تەنگە دەرۆ ساواژیمە مایک باکە سێ بکەمە سێمەکەمە خۆرە نا زۆنە خوسەر و تەنێ جۆقە کای بکەمە زۆنەما نا تیاترۆڤانە جۆقە vame beka ma desta yono xelesteme ma some teverak kaykeme dugolino tevernak kaykeme ma xeyle parzav feteliay me sewta zona xora kove ko diyar ve diyar fetelime vame ac xere qasey bikeme nivu beka zu qasey kır. تیپی شانۆیی ئاریاقای کە هەواداری زیاد بوون پەلوپۆی گەیشتە ئەوروپا و لەوێش نمایشی کرد و گرنگی پێدرا. ئەم تیپە مەشق و ڕاهێنان بەو گەنجانە دەکات کە دەیانەوێ فێری زازاکی بن. Söme kaykeme millet benüssa, millet huynu, ma söme yurt dışı, ma söme dev, ma söme dev ve dev fetelime kaykeme mavamna zonuma hovira niye karo kes? Na torunu ho sağlıkta, cenzini ho sağlıkta, cencivane ma ben anlıyorum ama konuşamıyor. Mara hen vane dota. Mayt vane zonuma vin niye bu? صالح بيا كركه صالح بيا كركه كركه شو ده هنا Dersim'de, Varto'da, Erzincan'da, Söme, Doğu'da kaykeme.
سوم دو جگانه دکور خو ورجی قواد عام پیسر جگانه نامرو جگانه سوم ورجی چیده دکور خو نامرو که خو که کم سوندانه یک کوکیم موکیم پیرو پیا مانگون خود دوسنی مال خود دوسنی کار خود دانه آره یعنی کایشید. Burada Dersim'de Dersim Belediye Tiyatrosu'nda Yılmaz Canşaren'in öğrencisiyim. من لە بەشی شانۆی شارەوانی دەرسیمم قوتابی یڵماس جانم خەڵکی ئەدەرنم یەکەم شت کە فێر بووم ڕستەی مارە نییە بوو واتە لە ئێمە نییە چونکە ئەو خەڵکەی لە دەوروبەرمدا بوون ئەو ڕستەیان بۆ من زۆر دووبارە دەکردەوە زمانێکی ناوازەتان هەیە وەک بڵێ تێکەڵەیەکی جیاوازی فەڕەنسی یان ڕۆمانیا زۆر خۆشە بۆیە گوتم منیش دەمەوێت لەگەڵ ئێوە فێر بم هەروەها لەگەڵ ئێوەش بگرین تەنانەت بەزازاکی گۆرانی دەڵێم بەڕاستی زمانێکە پێویستە خاوەندداری بکرێت. Dilimiz gerçekten sahip çıkılması gereken bir dil. ئەم گروپە شانۆیە گوند بە گوند و شار بە شار دەگەڕێن بۆ زیندوکردنەوەی شێوەزاری زازاکی لە زمانی کوردیدا. ڕۆژ بە ڕۆژ گەنجی تازە دەچنە نێو گروپەکەیان و تیمە شانۆیەکە فراوانتر دەبێت. مروان بۆ یەکەمین جار لێرێ دەست چاندنێ گریە و حەتانوکە چاندن ژێدەرێ ژیانەیە وار دێکەدا جوتیاران نیشان دەد کار و جوتیاری شیری هنرام بیت دانین قدر قلمام بیت زانین گوتی شارمه مزن احمد کنو یا ادبیات هر هفته بمجار بۆ نمونە لە سوشال میدیا پۆستێک دەبینیت و چەند خزمەتگوزاریەکی بانکی
هەواڵ بە سپۆنسەری FIB. بەڕێزان لەر شوێ بینەروبی سەرمانە سڵاوتان لەبێت فواد ڕەحیمم بە یارمەتی هاوکارانم بڵتنی تایبەت باوەڵەکان ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانتان پێشکەش دەکەین. گردبوونەوەیەک دژی سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر بەندکراوانی سیاسی لە بەردەم گرتوخانەی ئێڤینی تاران بەڕێوە چوو. هەژاربووان داوا دەکەن سزای سێدارە هەڵبوەشێتەوە. نیلوفەر حامدی و ئیلاها محەممەدی ڕۆژنامەوانانی ئێرانی کە دوای گیانلەدەزانی ژینە ئەمینی دەست بەسەر کرابوون بەر لێبوردنی گشتی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران کەوتن و دۆسیەکانیان داخرا. بەهای چمان بەرزبووەوە و حکوومەت ئێران لەسەر کارلادانی سەرۆکی بانکی ناوەندی ڕەت دەکاتەوە. لا پەرلەمان واژۆ بۆ وەرگرتنەوەی متمانە لە وەزیری ئابووری و دارایی کۆکرایەوە. سەرۆکی ئەمریکا دەڵێ دەسەڵاتداران ئێران نیگەران و ترساون و دەیانەوێت دانووساندن بکەن. ئێران دژی قسەکانی ترامپ یاداشتێکی ناڕزایی دەداتە ئەنجومەنی ئاسایش. دانیشتوانی ورمێ و شارەکانی دیکە بۆ خلیسیێن دەچنە شاخەکانی ڕێگەی سیلڤانە. دانیشتوانی سیلڤانە داوا دەکەن هاتوچۆ لە ڕێگەی سەرەکی ناوچەکان نەوەستێن. لە بەردەم گرتوخانەی ئێڤینی تاران گردبوونەوەیەک دژی سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر بەندکراوانی سیاسی بەڕۆژ. کەسوکاری ژمارەیەک لە بەندکراوانی سیاسی کە بە لە سێدارەدان سزادراون و چالاکبانانی مافی مرۆڤ ئەمڕۆ سێشەمە لە تاران لە بەردەم گرتوخانەی ئێڤین گردبوونەوە و داوای هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدانی بەندکراوانی سیاسیان کرد. ئەوان داوا دەکەن بە خێرایی سزای سێدارەی ئەو بەندکراوانە هەڵبۆشێتەوە. ژمارەی تەواوی بەندکراوانی سیاسی لە ئێران کە بە لە سێدارەدان سزادراون دیار نییە. بەڵام بەپێی ئاماری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لانیکەم 13 بەندکراوی سیاسی کورد لە گرتوخانەکانی ئێراندا بە لە سێدارەدان سزادراون و مەترسی جێبەجێکردنی سزاکەیان لە ئارادایە. نیلوفەر حامدی و ئیلاها محەممەدی ڕۆژنامەوانانی ئێرانی کە دوای گیانلەدەزانی ژینە ئەمینی دەست بەسەر کرابوون بەر لێبوردنی گشتی کەوتن. ئەمڕۆ سێشەمە پەرتەوە بورهان، حجەت کرمانی و شەهاب میرلوحی پارێزەرانی نیلوفەر حامدی و ئیلاها محەممەدی ڕایانگەیاند ئەو دوو ڕۆژنامەوانە بەر لێبوردنی گشتی کەوتن و دۆسیەکانیان دادەخرێت. دادگای شۆڕشی تاران مانگی 10 ساڵی ڕابردوو نیلوفەر حامدی بە 13 ساڵ و ئیلاها محەممەدی بە 12 ساڵ بەندکران سزادا. بەڵام هاوینی ئەم ساڵ لە دادگای پێداچوونەوە هەردوو ڕۆژنامەوانەکە لە تۆمەتی پەیوەندی لەگەڵ ئەمریکا بێبەری بوون و سزاکەیان بۆ 6 ساڵ کەم کرایەوە. ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران بە بۆنەی 46مین ساڵیادی سەرکەوتنی شۆڕشی ئێران لێبوردنی بۆ زیاتر لە 3000 بەندکراو دەرکردووە و ئەو دوو ڕۆژنامەوانەشی گرتووەتەوە. نیلوفەر حامدی بەوەی بڵاوکردنەوەی راپۆرتێک لەبارەی دەست بەسەرکردن و تێکچوونی تەندروستی ژینە ئەمینی و ئیلاها محەممەدیش بەوەی بڵاوکردنەوەی راپۆرتێک لەبارەی ڕێوڕسمی بە خاکسپارنی ژینە ئەمینی لە مانگی ئەیلولی ساڵی 2022 دەست بەسەر کرا. سەرەتا بە سیخوڕی و کارکردن بۆ ئەمریکا تۆمەتبار کرابوون. بەڵام دواتر لەو تۆمەتە بێبەری کرا. لە هەولێر ڕێوڕسمێک بۆ ناساندنی کتێبی مامۆستا هەژار بە ناوی هەژار موکریانی قەڵەمی حەود ڕەنگ بەڕێوەچوو. ڕێوڕسمەکە لەلایەن دەستگای ڕوانگە بەڕێوەچوو تێیدا بە ئامادەبوونی ئەدیب و نووسەران کتێبی کۆبەرهەمی مامۆستا هەژار ناسێنرا. گۆران کامەران بەرپرسی میدیایی دەستگای ڕوانگە باتۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند لە داهاتوودا کتێبەکە چاپ دەکرێتەوە و دەخرێتە بازار. دەژڵێت پلانیان داناوە چالاکی زیاتریان لە بواری کولتوری و ئەدەبیدا هەبێ.
کۆبەرهەمی هەژار کە کتێبەکانی چێشتی مجەور هەنبانە بۆرینە، دیوانی مەلای جزیری، شەرەفنامە، چوارینەکانی خەیام، مەموزین و وەرگێڕانی قورئانی پیرۆز و هەموو بەرهەمەکانی مامۆستا هەژار لەخۆ دەگرێت، لەگەڵ بەشێک لە بەڵگەنامە و دەستنووس و نامەکانی ئەو ئەدیب و نووسەرە کە لە دە بەرگدا لەلایەن ماجد مەردۆق ڕوحانی بە هاوکاری زانکۆی کوردستان لە سنە ئامادەکراوە و ڕێکخراوی خاڵ بۆ چاپ و بڵاوکردنەوە پێشتر بڵاوی کردوێتەوە. ڕاستیەکەی ئەوەیە وەکو ئەمانەتێک کە مامۆستا هەژار ئەوەی پێسپاردم دیارە ئاواتێکی گەورە بوو بۆم کە ئەو ئەمانەتە بگەین مەحەقی خۆی و ئەو کارە بتوانم پێشکەش بە خاوەنی ئەسڵی ئەو ئەمانەتە بکەم کە میلەتی کوردە. بەڵام ئەوە تەنیا خۆشەویستیەکەی مامۆستا هەژار نییە کە ئەو کارە بەلای منەوە هێندە گەورە و گرنگ و بەرزە. بەلای منەوە ئەگەر ڕاست بم لەگەڵتان کارێکی ناوازەیە، کارێکە لە کتێبخانەی کوردیدا شتێکی هاوقای نییە. بەلای منەوە ئەو کۆبەرهەمە کتێبێکی مەجموعە بەرهەمێکی ئاسایی نییە. کێو ئەگەر زۆر بەرز بوو ئەتۆ لە پاڵداوێنەکەیاوی لە بنارەکەیاوی پێ نازانی، دەبێت بێیە دواوە تا کەمکەم دەرکەوێ ئەوە تاکوێ هەڵکێشراوە. ئێمە جارێک بەڕاستی جێگە و پێگەی مامۆستا هەژار لە زمان و وێژەی خۆماندا نازانین. بەڵام من بە دڵنیاییەوە ئەزانم ئەو ڕۆژە دەگا کە ئەو زمانە پوختە، پاراوە، ڕەسەنە، جوانە، ڕەوانە ببێتە کەلەپورێک بۆ میلەتە، ئەو هەموو زانستە، ئەو هەموو جوانکاریە، ئەو هەموو تێگەیشتوویە وا بکا کە ماڵی کەمترمان لێ بڕمێ، منداڵی کەمترمان لێ بکوژێ، جەرگێ کەمترمان لێ بسووتێ. دڵنیا ڕەحمان پامنێری ڕووداو لە شوێنی بەڕێوەچوونی ڕێوڕسمی ناساندنی کتێبی کۆبەرهەمی مامۆستا هەژار لەگەڵماندایە. دڵنیا ئەم کتێبە دووبارە چاپ دەکرێتەوە؟ بەڵێ فواد خۆی ڕێوڕسمەکە ئێستا کۆتایی پێهات و دوایەوە یەکسەر یەکەم پرسیاری منیش هەرەوە بووە ئەم بەرهەمانە چاپ دەکرێتەوە، چونکە بەڕاستی خەڵکێکی زۆر لێرە بەشدار بوون، بەشێکیان توانیان کۆبەرهەمەکان ببەن و بەشێکیشیان نەکەوت بەڕاستی. بەڵام بەڕێوبەری دەستگای خاڵ گوتی کە ئێمە پێشتر لە مانگی 11 ئەم کۆبەرهەمەمان خستوتە بازاڕەوە و یەکسەر لە پێشانگای سلێمانی کە نمایشمان کردووە فرۆشراوە، خەڵک زۆر خواستی لەسەر بووە. پێشمان وایە بتوانین دیسان لە چاپی بدەین. بێگومان کە گۆڤار حارسم لەگەڵدای لە دەستگای ڕوانگە لێرەش ئەمان ئەم جارە ئەرکی چاپ و بڵاوکردنەوەیان لە ئەستۆ گرتە بوو. لەویش دەپرسم خەڵک ئێستا زۆر تامەزرۆی ئەوەیە بزانێ ئەم کتێبە زیاتر دەخرێتە بازاڕ بۆ یەکێ بیکڕن، چونکە پێم وابێ ئێستا نییە زۆر کۆبەرهەمەکە. پلانتان چییە وام؟ سەرەتا زۆر خۆشحاڵین ئەمڕۆ کە هەمومان لێرە کۆبووینەوە بۆ یادکردنەوەی مامۆستای مەزن، مامۆستای کورد، مامۆستا هەژار موکریانی. بۆ ئێمە وەکو دەستگای ڕوانگە شەرەفێکی گەورە بوو کە کارمان لە بەرهەمەیان کرد. هەڵبەتە ئەم کتێبانە کە لە چاپدراونەتەوە ئێستا کۆکراونەتەوە کۆبەرهەمیشان لە پێیدا بووە. هەڵبەتە هەرێکیان بەجیا لە بازاردا هەیە، بەڵام کۆبەرهەمێک بەم شێوازە تا ئێستا نەبووە. ئەوە ئێمە یەکەم جارێکە کۆبەرهەمێکی لەم شوێی مامۆستا هەژار موکریانی کۆ بکرێتەوە و ئامادە بکرێت. لە داهاتوودا پلانی ئەوەی بۆ دائەنین کە چۆن بگات بەدەستی هەموو خوێنەران بۆ ئەو کەسانەی کە تامەزرۆن بۆی کە بە کۆبەرهەمی لە بەردەمیانە بێت، نەوەکو بە پارچە پارچە لە شوێنێک بێت. ئەمڕۆ ئێمە یادی ئەومان کرد کە ئەم کۆبەرهەمە بە کۆتا گەشتووە و ئامادەیە بۆ هەنگاوی داهاتوو کە لە داهاتووی نزیکە ئاگاداری خوێنەران دەکەینەوە کە چۆن ئەم کتێبیان دەست دەکەوێت و لە چ ڕێگایەکەوە دەتوانن بەم کتێبە بکەن. بێگومان لەم جۆرە کارانە دەستێکی باڵای هەیە دەستگای ڕوانگە، بەڵام زۆر شاعری گەورەشمان هەیە کە مەسەلەن من خۆم پێم خۆشە بە هەمان شێوە یا بەشێک لە هاوکارەکان ئەمڕۆ قسەمانە کرد بە نمونە کۆبەرهەمەکانی مامۆستا هێمن. ئاوا شاعرە گەورەکانمان هیچ لە پلانتان هەیە ئاوا بەردەوام من لەسەرمە ئەو شتە بکەن؟ بەڵێ لە دەی دووەمی دەستگای ڕوانگەدا خۆشبەختانە بەشی کولتور و توێژنەوە زیاد کراوە. بەشی کولتور کار لەسەر کۆکردنەوە و ئەو بەرهەمانە ئەو بەرهەمە شعریانی کە جەنابەت باسێکی ئێستا دەکات چۆن بتوانین ئێمە کۆبەرهەمی دیکان لێ دروستکەین، یاخود لانی کە بتوانین لە فەوتان بیان پارێزین و بیان خێنەوە بەردیدەی خوێنەران و دووبارە پیان ئاشنا بکەینەوە. هەڵبەتە لە بەشی پلانی بەشی ڕوانگە کولتور ئێستا هەیە کە کار لەسەر کولتوری کوردی، زمانی کوردی، ئەدەبی کوردی بکەین بۆ ئەوەی کە
هەم زیندوی بکەینەوە هەم لە فەوتان بیپارێزین زۆر سپاسدانەکەم. لەگەڵم بووی بێگومان فوت حەزەکەم لێرە کتێبەکانیشتان راوە نیشانت بدەم جگەل لەوەش جگەل لەم کۆبەرهەمانەی کە ئەمڕۆ نمایشکرا دوو ڕێوڕسمێکی تایبەتی بە ناوی خەڵاتی هەژاریشمان لە پێشە یەکی لەلایەن زانکۆی کوردستان لە سنا کە من ئەمڕۆ لە مامۆستا ماجید مەردۆخ ڕۆحانی پرسیم بڕیارە کەی ئەو خەڵاتە دابش بکرێت کە گوتی لە مانگی یەک یا دوی بەهاری ئەم ساڵ لە زانکۆی کوردستان لە سنا پێشکەش دەکرێت بە هەمان شێوەش لێرە بڕیارە لە باشووریش لە ماوەی یەک دوو مانگی داهاتوودا بە هەمان شێوە خەڵاتی هەژار لێرەش پێشکەش بکرێت ئەمە فواد کۆبەرهەمەکانە 10 بەرگە یعنی هەموو بەرهەمەکانی مامۆستا هەژار مکریانیە کە ئامادە کراوە شتێکی زۆر تایبەتە بەڕاستی لێرە لە دۆکومنتاریەکدا پیشانیاندا کە کتێبەکان چۆن بە دیزاینێکی جوان و تایبەت و جیاواز ئامادە کراوەوە هەم ڕوانگە هەم دەستگای خەڵ بەڵێنی ئەوەیان داوە کە زۆر بە زووی بتوانن زیاتری لێ چاپ بکەن و بیخەنە بازار بۆ خوێنەرانی هەر چوار پارچەی کوردستان. پامنێری ڕوودا و لەگەڵمان نابووی گەلێک سپاس. ئەمڕۆ بەعیتمان بەرزبەوە حکوومەت ئێران لەسەر کارلادانی سەرۆکی بانکی ناوەندی ڕەت دەکاتەوە. بای هەر دۆلارێک ئەمڕۆ لە بازاڕی ئازادی دراودا بۆ کەمتر لە 88,000 تمەندا بەزی. ئەمە لە کاتێکدای لە ڕۆژانی ڕابردوودا بایار دۆلارێک گەشت بووە سەروی 94,000 تمەن. سەرەڕایەوە ئەمڕۆ بەهاکەی بەرزبووەوە بەڵام بەپێی نرخی ئەمڕۆ لە سەرەتای پاییزەوە تمەن 37% بەهاکەی خۆی لە دەستەوە. بەوەی دابەزینی بایتمەن و هەروە خراپی دۆخی ئابووریێران ئەمڕۆ داواکاری 89 پەرلەمانتار ئێران بۆ وەرگرتنەوەی متمانە لە عەبدولناسر هیممەتی. وەزیری دارایی و ئابووریێران ڕادستی سەرۆکایەتی پارلەمانی ئێران کرا و سەرۆکایەتی پارلەمانیش داواکاریەکەی دایە لیژنەی ئابووری. لەلایەکی دیکەوە پێشنیوەڕۆی ئەمڕۆ سێشەممە لە ژمارەیەک میدیای ئێران بڵاوکرایەوە محەممەد ڕەزا فەرزین سەرۆکی بانکی ناوەندیە وڵاتە لەسەر کارلا دراوە بەڵام بەرپرسی ئەنجومەنی ڕاگەیاندنی حکوومەتی ئێران ڕەتی کردەوە فەرزین دوور خرابێتەوە. سەرۆکی ئەمریکا دەڵێت دەسەڵاتدارانی ئێران نیگەران و ترساون و دەیانەوێت دانوستاندن بکەن. دۆناڵد ترامپ لە پێبینێکدا لەگەڵ کاناڵی فۆکس نیوز کە شەوی ڕابردوو بڵاوکرایەوە لەبارەی ئێران گوتی هەمووان پێیان وایە ئیسرائیل بە یارمەتی و ڕەزامەندی ئەمریکا هێرش دەکاتە سەر ئێران بەڵام ئەو پێی باشترە ئەو ڕووداوە ڕوو نەدات. دەژڵێت زۆری پێ باشترە بتوانن لەگەڵ ئێران ڕێک بکەون. ترامپ بە ئاماژەدان بە لاوازبوونی سیستمی بەرگری ئاسمانی ئێران و هەروەها ڕووداوی تەقاندنەوەی پەیجەرەکان گوتی دەسەڵاتدارانی ئێران نیگەران و ترساون و پێیان باشە بێ ئەوەی بۆمباران بکرێن ڕێک بکەون. سەرۆکی ئەمریکا جەخت لەسەر ئەوەش دەکاتەوە نایەوێت ئەو ڕێکەوتنەی دەیکەن هاوشێوەی ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 بێ. سەکانی سەرۆکی ئەمریکا لە کاتێکدایە ڕێبەر سەرۆکۆمار و بەرپرسانی دیکە ئێران ڕەتیان کردوەتەوە دانووساندن لەگەڵ ئەمریکادا بکەن. وەزیری دەرەوەی ئێران دوێنێ ڕایگەیاند واشنگتن داوای خۆبەدەستەوە زانینگاها دووکێ زانینگاها دایکەل پارێ بەڕاستی بابەتی هەڵبژاردن بەیامێکی ناڕزایی دەدەنە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتووەکان. پێکەوە چاوک دەخشێنین بە نێو گرنگترین هەواڵ و بابەتی ڕۆژنامەکانی ئەمڕۆ سێشەممەی ئێراندا سەرەتا لە ڕۆژنامەی ئارمانی میلی دەست پێ دەکەین لە زاری کۆمەڵناسێکەوە لەبارەی خراپی دۆخی ئابووری لەسەر کۆمەڵگا. هۆژاری داوە هاتووە بەوەی دابەزینی بایتمەن و بەرزبوونەوەی نرخی زێر کەمتر کەسێکان بتوانن سەبارەت بە داهاتووی دۆخی ئابووریان بڕیار بدەن. وام دۆخە ئابووریە خراپە لێکەوتەی کۆمەڵایەتی زۆری دەبێت. مەجید ئەبەری دەڵێت هێشتا کۆمەلگا لە شۆکی گەندەڵیەکی گەورە دەرنەچووە. گەندەڵیەکی دیکە ڕوودەدات و دەبێت بەڕێوبەرانی کۆمەلگا بڕیاری ڕاست و دروست بدەن. بە تایبەت بەرپرسانی ئابووری تەنیا بینەری ئەم دۆخە ئابووریە نەبن و هەوڵی چارەسەرکردنی بدەن. ڕۆژنامەی دواتر ڕۆژنامەی مردم سالاریە بە دوواداچوونی بۆ گرفتەکانی بەردەم قوتابخانەکان لە ئێران کردووە و لە زاری شارەزایەکی پەروەردەوە دەڵێت
زۆربەی قوتابخانەکان کێشەی کەمی کەلوپەل و کەرەستەی ئلکترۆنی و ئینتەرنێتیان هەیە. لەلایەکی دیکەوە دۆخی کارکردنی مامۆستایان و نەبوونی هاوسەنگی ئاستی خوێندنیان لەگەڵ ئەو بەرپرسیارەتی پێیاندراوە لە قوتابخانە. ئەمە ژوا دەکات وەک پێویست نەتوانن لە پەروەردەکردنی قوتابیان وەک پێویست ڕۆڵی خۆیان ببین. ئەم شارەزایە هەروە دەڵێت بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە دەبێت و بەرهێنانی پێویست لە قوتابخانەکان بکرێت و سیستمی پەروەردە لە وڵاتە نوێ بکرێتەوە. ڕۆژنامەی دواتر ڕۆژنامەی ئەمروزە بە ناونیشانی داهاتووی نادیاری هەناردەی وزە بە دوواداچوونی بۆ هەناردەی گازی ئێران بۆ عێراق کردووە و لە زاری بەڕێوەبەری کۆمپانیای گازی ئێران دەڵێت بەهۆی گەماڕۆکانی ئەمریکا پێدەچێت چارەنووسی هەناردەی گازی ئێران بۆ عێراق وەک هەناردەی نەوتی ئێران بۆ چینی لێبێت. سعید تەوەکولی دەڵێت ڕەنگە عێراق بڕیار بدات بۆ ڕێگری لە قەیرانی وزە و ناڕزاییە ناوخۆیەکان گاز لە ڕێگەی نافەرمی هاوردە بکات و ئەگەر عێراق لە ڕێگەی فەرمی هاوردەی بکات ترامپ گەمارۆ دژی نەوت و ئابووری عێراق دەسەپێنێت و ناچێت بەرپرسانی عێراق ئامادە بن ئەمریکا لە کیسی خۆیان بدەن. ڕۆژنامەی دواتر ڕۆژنامەی جەوانە باز لە زۆربوونی ژمارەی نەشتەرگەریەکانی جوانکاری لە ئێرانی کردووە. دەڵێت بە ڕێژەیەک ئەم نەشتەرگەریانە زیادی کردووە کە پزیشکەکان خۆیان دەرفەتی نبتنێ بۆ هەوە و کەسوکارین هەوە بەلکو بوتەوایە جڤاکە زانکۆ دروکێ و vê herkeftê pîrozbayiyeka germ الهوا درچون خواندنە بلندکەین و داخوازە سەرکەفتنێ باوەت خوازین بەردەوامیە دا. هەروەسا پیرۆزباییل کەسوکارên سەربلندên هەوەتکەین بۆ پشتەوانی هەوەیە بەردەوام و بێژینێ پیرۆزە بەرهەمێ باشترین و بەرهێنانە هەوەت کوڕ و کچت خۆدا کردی. ئەڤرو گوپیتکا کەد و ماندوبوون و خوبەخشیە گەشتەکە چەندین ساڵانە و دوێ گەشتێدا هین ڕێبری ئاستەنگên mezin û dijar bûyne û heva sinûrên zanistî derbas kirîne û bi şêweyekê kara piştdarî barê zanistê xwe da kiriye. Herçende ev destkeftek zor mezin e lê ne dîwahîk e belkû bêguman destpêkirneka niye jiyana hewe da. جناب سروکی زانکوی آدوه کاک دکتر داو سلیمان برای هیجا پروفیسور دکتر نوزاد عبدالله برپرسی لقائق پارتی دموکراتی کردستان سروک زانکوی زیده عزیز ماموستای قدرگیران در چوین خواندنا بلند یین ابرو سپیده باش زور خوشحالم ابرو که ابناب وزارت خوێندنی بالا آماده بن به آهنگی پیروزباهی جناب وزیری کاک دکتر آرام محمد قادر و همی اندام جواتا وزارت بگهین مهوا وزارت خوێندنی بالا حقیقت گلک سکتریت گرینگیت هین و گلک گرینگ پیدان پیداتن و یا رشد سرپر پیدانوان او جی ایشوانت گلکت مهم بابت خوێندنی بالایه و تو وکولین زانستی بابت وکولین زانستی همه هنگی گل اوفیسا جناب سروک حکمت کاک مسرور بازانی بسو پاسیو گلک اهتمام کا زیده به هاتدان امیدویاس گهین مهوا کو نزدیکی 500 میلیون دینار هاتنا ترخان کردن کو بهنا بلاف کردن سر باشترین وان مشاريع هنا پیشکش کردن کو خدمت آخا کردستان بکن لهی هین همی باش داگهدارن مشاکل گل بغدا قطع کرنا بوجه اب بابت حتی حد کی هاتا تأجیل کردن بس خوشحالی و پشتی باشترین مفاوضات و باشترین دیوچون هات نکردن انشاءالله ده اف کجمه اف سالا دا هیتا ترخان کرن
و بخوشحالی و دامزراندنا سنتر و کورین زانستی زانکوی آدهو که وکی جناب سروک زانکوی دیار کری دبیتا باشترین سنتر که هماهنگیل همی سکتر آبه تکرن ید و کورین زانستی که هر کشک گریدای آخا ولات ما و به تا چار سر کرن پریکا و کورین نوین زانستی. دم من قناغ بکالوریسی بدمایی که نیم هزار توی چند دکر دوید از بارنامه قبل انتر دست خوب بینم من هول دان گر سرکاتی زانکوی گل کلیج ما زانست مرواتی گل کومگا قطابیان مگل داخازی شو کن حتی خواندنا بلند بمفکرین دیپلم بلند یا یک سالی ما خواند پشتی راستی زحمتیه که مازن مبرر و کلینا و بردامی و دست بگیری و که بیشتر سپاسی همین ما مستعد خواهد کم گلک سرما وقتی بیشتر شدان چکرنا و کلینا بس پیشتی هم در چون منزانی گرینگیا و کلینا چیه که هم زانسته که باش در چون ما باورنامه دست خواه بین اینان فکره که باش و زانسته که باش و شارزایی که باش دوباره خواندن آشتی و مافه مرویدا لزان کادو که راستی ما بخوام باور ندارم از در چون گلک آستانگی دیتر این احتمال تو وقت ما خواند دو سال بوری که شن دارایی هبین هاد نو چون بچه آستانگ بی بوم زحمت من ریکا دیر بی بس پشتی مبدومایی که نین او آستانگ همین مجبور کردن او نخوشی مبرین همین مجبور کردن باور کن دیگر جارا مد گفت روز 24 ساعت احتمال تهران ند کرد بو واجب روزا دیتر هم چیکن و کلی نخور روزا دیتر خلاص کن گلک جارا ما داخلش ما مستعد که وقت ما زیاد در لیب که دامشین و کلی نخوب دمایی بینن یعنی وقت ما تهران نبی دم خواندن نوگه ما وقت خرج بیر کردی همین کیف خوشی دستی و اینا بارنامه خوشیه که جدا خودی پشتوان من اساسی و اگه بجیم پشتوان من گرین خزانم بی همین دم اویگا ویژه بیشتر من افریقا جی گفتم من دم هات نویری گفت اول باورنامه اینا چاوه من باورنامه قدیت و بردامی بدی باورنامه تون فترة دكتوراه دا خاصة تدبيني قطابيت جالك نخوشة داد بوريد أزمة اقتصادية أزمة نفسية أزمة نفسية أزمة خاندني ضغط خاندني يا خيزاني يا سرهاي يا نخوشة يا سرهاي بيجا طبعا أكيد بشتي درتشوني تشتهمي تجبير كران يعني أو وسطيان أو زحمات أو همي تجبير كران دم درتشونا كوميدا او تهت هزار مرو دام مرو هزارت گرد کو پشتی هر نخوشی که و زحمت که و واسطیانه که مرو حوالا بدت و خوبش بخیتن اکید دیگه هتوی تشتی ای مرو بیتن دست به که خزان مروی کم کس کو هاری کاری مروی که هفجین مروی خزان مروی دیکو بابت مروی کسو کاریت مروی و هر واسه ما مستعد زنکوی او گلک پشتوانه مروی تکر اول مروفيت كاتكو واكي بال بشتاكي داتا مروفي كو مروف بتر خو بيش بخيتو بواسطيت وبجهتا اوي تشتي اوي مروفي بيت هر تشتاكي تادفيت نا اكيد نا بروجاكي ودوا نا بجور هولاكي ودوايا بس هر تشتاكي مروف تادفيت تبشي دستخوفا بيني بهولايا محاولاتها وتوي بردام سرکار بکی خوب واسطینی دب گهی به آمارجمانجی او تدویتن از بیش موانا هر آرمانجا که تدویت و هر تشتاکی تدویت سر خدا بس تو حولا بود دیب شوی که بردوام و اختصاص او اختصاص او تو حاجت کی توی بواری داشول کی او تو حاجت کی بشوایی که بردام هاری کاری خود و کسو کاری تا اکید تو دیگه هیه و چه تشنی نم مروف ویژیتن مستحیله هر تشتاکی تو محاوله بو کی اکید تو دیگه هیه ورگرتنا و برنامه گرینگیاوت هندی دا کمروف هست بر پرسیاراتی و بکتن کبزانیتن خواندنا بلند قناغا قدیا پشکفتی ترش خواندنت براهی که و ورگرتنا با برنامه که وین امبیشن آستهانه یا خواندنا بلند و المروفیت کردن کمروف پتر هست بر پرسیاراتی بکتن برانبر جواکی او زانستو او ماندیبینو او زحمت همی مبری همی ولی بکن کو بخنات خدمت جواکی دا خدمت ولاتی دا یعنی هسته که وصل دف مروی پیدا بیتن وقت مروف باورنامه دیپلم بلند یا خواندنا بلند وارد گریتن هست بیت کردن کو بارگی گرانده کد اثر ملت مروی برانبر جواکی چونکی مروی زانسته که پتر ورگرد ماندیبینه که پتر بر
جبر هندجي از بینم یعنی گله گرینگ مروف بردوام الخواندن بگریتن قناغ بقناغ برف پیش ببشتن القناغ که نراوستیتن هندی شیان دابیتن آست خوی زانستی بلندتر لیب کردن اوجی پرکا اکید یعنی پرکت اکادمی ده باشتر بیتن مروف باورنامه وارگریتن خزانه مروفی پال پشت و پشتوان ایکی دو ماهیه با مروفی تایبت از بحثی قطابیت خزاندار کم اوزان که چند آستانگ در باز کرینه حتی شیاین و قناق در باز بکن چند معاونات هم بجن گل خزانه دیتینه پشت گهاوتن اهمال کردن که وکیت بجن گرینگی پندان کشتنا وقتی و لواجی او تحملات گل مکری او پشتوانی وال مکری گل سپاسیات کن سپاسیا ما مستعد خاص سپاسیا زانکویت کن همی او کسین کو دست مگرتی و زانیاری یک پیشکشی مکری و هر رگه که هاری کاریا مکری ام گل سپاسیات کن راستي يعني راست الدبلوم عالية بس راستي زحمت بو يعني قالك شول بود فيت خاندم بود فيتن التزام بود فيتن مروف فيتن راستي يعني محدلك باشي بينتن تلا بجا جهد بود فيت راستي خدي تتيني بيرا مروفي راستي بترتيني بيرا مروفي كان داي بابت ما بابا واسطيان يعني مرحلة عولي تيتا بيراما وقتي دس بيك القال مروفي دعما مروفي تكن حتى بشتي يعني من شي جيكر يعني بشتي زواجي بس هر دايكامن وباب من حمي بشتا بابين واجار دايكامن القال من بس نزام دا تشافش هبجينا من او قالك هاري كار بالقال من قالك دعما منكر راستي اسقن جايش بيناكم ابد خدي اسحسكم هما حمي عند زيار يعني هاش خاندنا يعني نبس بس خاندن يعني بتشنا دورة خو تطوير كان واكيد او معلومات تورقرن يجي تطبيق كل صار واقعي يعني ناما بس ورقرن وخلاص تطبيق قالك ضروري يا راستي بله پیروزبایی همی وان کسات کین اون کو باورنامه به خواندنا بلند بدزوینین هم ماستر هم دکترا هم جی دیپلم ما بلند پیویای چنده کو باورنامه به ویرانگی روز بروجت نبا ملت ندا برزیده بونی بچنو نقش المجی کو روزه که اوان باورنامه آور بگرینج برکو مهیبیت وی چنده هنه هیویای چنده مربوط چه کار کردن آنجی چه پلان دانید بگو من خود جهاری کارو همی سرکفتی بود بله گلکس حسابه ام دیچینه بابت که هنری ایسر پرووه نشانگری و خدمتکار لهولا محمد عارف جزیری تنه کرن که بریار 12 و 13 و مه بهنه نشاندن بله افشانوگریه که جنویسینا جانجینیه و هر دیسان جی در هنانا آلاغازیه دیسان کمکا اکتران که اکترت دورینه رول خود دا دیتی افشانوگریه بر همه ریوبری هنری شانویه لدهو که هفکار مکاوین چویت دفوانا دماکو وانا پروین خو کرین الدف آماده بویه و بومه تشتکی بر فره الدور پرویت وانا آماده کریه و تشتی جانجی اکتر نوی جنن گلک باش دم پیک وب زانین کاکاینی بومه چه حاضر بیه کرم کن سلام ها باش بیتن ریوبری روشنبیری هنری لباجار دهو که افکاری گل ریوبری هنری شانوه دیاره لباجار دهو که دی شانوگریه کنی یا به ناو خدمتکار هتا نشاندان ام دم پرووای دینه بوی چند بزانین نوارو شانوگری السرچه و دیسان جی دی شانوگری السرچه بیتن دگلمه دا در هنه را و شانوگریه که خانمه که خانم آلا غازید گلمه دا آلا تو بون بحث الهنده بکم شانوگریاتا نوارو جاری السرچه و دیسان جی پیامات چه که هر سکترین تین سرکی جی جنن باشا زور سپاس بخير بين كنالي وار تي في سپاس تانكم ناوي شانوگريا ما شانوية خدمتكارانه سي كاركتري كيتشن نافاروك بعام بحثي تشيناكاني كومالقات كات تشيني سقراطي وتشيني برجوازي يعني تشيني زنجين ودولمات وتشيني جيردستو وهجاران بشوية كي قشتي من مقصدێکی تایبەتم هەبوو کچ بەشدار پێ بکەم خۆی نەویسەر گوتێتی ئەگەر کوڕژی بن هەر ئەشێن
بس ئێمە مەقسەدا من ئەوە کو ئێمە وەکو خوڵقاندن یعنی زارۆک دەفمە دێ لژدایک دەبیت لەوە من ڤە یعنی کۆمەڵگا بەهۆی ئافرەتەوە زێدە ئەبێت من ڤە ئافرەت بەکار بێنم ئەو وەکو شولی شولە منە ئێکێ دەربە حەزم کرد ئافرەت بەکاربێن و شیانی ئافرەت ببینین. بتر پیامده وشانوگریه دال سر چیه یعنی دی چی گهینی جماور حاضر بو الوری چاوره چه بکم؟ چاوەڕێی جوانی و شیانی ژنان بکەن و بە تایبەتی vێریە یعنی ئەچین لە تبلێن دەستی تێ ناپەڕێ ئەکتەریانما ئێمە بەرهەممان گەلەکە بەرهەم ئەکتەریان ژن بەرهەممان گەلەکە بەرهەمی پەیمانگەمان هەیە بەرهەمی کۆلێژمان هەیە ساڵانە تەخەڕوجەکان ئەمما شول ناکەن پشتی هێنگێ ئەوەی شولەکە دێکان بنیانی تبلێ دەستی تێناپەڕێ ئەvە یەک ئەیە دوێ من دەوێت بێژمە خەڵکی بینەرێ خۆ سبای و دووس بەبێن چێژێکی تایبەت ببینن لە ئیشێکی ئەکادمی ئیشەڵڵا بە دلێوان بیت و من دەبێژ ڕاستەوخۆ وەکو دەرهێنەرێک بێژم ئەوەی تو ئەس پلان بۆ بگێڕم بچمە جێ ئێکادی بلە شو لەسەر ئاواکردنی خۆ بکەم ئەنج ینی لەسەر شیانی خۆم خۆ